هاتوو. بەناوی خوای بەرزوو بێ هاوتا سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەمڕۆژ لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتان با کۆمەڵەیەک بەڕگە و بابەتی جیاوازەوە کە ئەخوازین تەواوی بەڕگە و بابەتەکانمان جێگای سود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن تا کۆتایی بینەری بەرنامەکەمان بن. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو و ڕێز و خۆشەویستی یاڕاستەی ئەوەی عزیز و خۆشەویست بێ بینەرانی بەڕێز لە هەرکوێگەن. ئومێ دەکەین بەیانیەکی پڕ لە تەندروستی و کامەرانی و ئاسوودەیی بەسەر بەرن و بە دیار بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژەوە بتوانن مڵۆیەک بخەنە سەر خەرمانی زانست و تێگەشتەکانتان. ڕێز و خۆشەویستی هەریەک لە ڕێاز کاکە مەحموود و شەیدا ئەڵڵاکەرام قبول فەرموون کە ئەمڕۆ پێشکەشکاری بەرنامە دەبین لەگەڵ شەیداخان. خولی سەرکەوتن کە یەکێکە لە خولە درێژخایەن و گرنگەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان قسەکردن لەسەر ئەو خولە و ئامانج و کارەکانیان پلانی داهاتویان تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ دەبێت. هەروەها تەندروستیەوە کە بڕگەیەکی هەفتانەی بەرنامەکەمانە و هەر جارێک باز لە یەکێک لەو کێشەگیر و گرفتە تەندروستیانە دەگەین کە لە ژیانی ڕۆژانەی هەر یەکێکماندا ڕێی تێدەچێت کە تووشمان ببێ. ئەمڕۆ باز لە حاڵەتی شکاوی ئەەکەین کاتێ منداڵێک لە بەربوونەوەیە یا لە پیاکێشان یا بە تەنێکی قورس یا بە جۆرە لە جۆرەکانی دیکەی شکاوی تووشی شکاوی دەبێت چۆن حاڵەتە فریاگوزاریە سەرەتاییەکانی بۆ بکرێت لەلایەن دایک و باوکەوە. هەروەها قەیرەیی گەنجان زەواج نەکردنی بەشێ لە گەنجان لەگەڵ تەواوی پێدراوە مادی و جەستەییەکانە کە بۆ نمونە لە کۆمەڵگەدا گەنجگەلێکی زۆرمان هەن هەموو وەکۆڵێ پێدراوە مادی و جەستەییەکانیان لە بەردەستدایە بەڵام تا ئێستاش زەواجیان نەکردووە. هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە بە میوانداری یەکێک لە توێژەرانی کۆمەڵایەتی ئەو بوارە لەگەڵ کۆمەڵێ ڕاپۆرت و زانیاری بەسوود و پەیوەندی پەیامنێرانمان لە شار و شارۆچەکانی کوردستانەوە. بەڵێ ئازیزان سەرەتاش دەچینە لای پێشبینی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. بینەرانی عزیز و خۆشەویست ئێستاش بینەری ئەو ڕوودا و مێژوە گرنگانە بن کە لەمڕۆدا ڕوویانداوە. 15 ساڵی 1999 داگیرکردنی یەکەمین ڕۆگەی موسڵمانان لە شاری قودسی پیرۆز لەلایەن خاچپەرستانەوە. ئەوەش پاش ڕزگارکردنی هاتبوو لەسەر دەستی پێشەوە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت. شار و ڕووگەی قودسی پیرۆز لە ژێرچنگی خاچپەرستەکاندا مایەوە تا سەردەمی پاڵەوان و فەرماندەی لێهاتوو ئیسلام سەلاحەدینی ئەیوبی ڕەحمەتی خوای لێبێت جارێکی تر خستیەوە سەر قەڵەمڕەوی ئیسلام و بە درێژایی 800 ساڵ لەسەر خاکی موسڵمانان مایەوە تا سەرەتای سەدەی 19 و پاشتر کەوتەوە دەستجوولەکەی جیهانی و لەو ساوە تا ئێستا لە ژێرچنگی زایۆنیدا دەناڵێنێت. 15 ساڵی 1889
کۆچی دوایی زانا و نووسەر و یاساناس و ئەندامی کۆڕی زانایانی کورد و مفەسیری قورئان و ڕیفۆرم خوازی گەورەی کورد مامۆستا شێخ محەممەدی خاڵ لە تەمەنی 85 ساڵیدا ڕەحمەتی خوای لێبێت. مامۆستا شێخ محەممەدی خاڵ یەکێک بوو لە کەسایەتیە مونەوەرەکانی کورد و شاری سلێمانی و ڕۆڵێکی زۆری هەبوو لە بێدارکردنەوەی خەڵکو و بڵاوکردنەوەی خوێندەواری و چەسپاندن و سەلماندنی مافەکانی ژنان لە کوردستان. لە بواری ڕۆشنبیری و نووسین و ئەدەب و فەرهەنگدا جێدەستێکی کاریگەری دیارە و تەفسیری قورئانی پیرۆز و پەندی کوردی و فەرهەنگی خاڵ و چەندین کتێبی تری گرنگی پێشکەش بە کتێبخانەی ڕۆشنبیری کورد کردووە. 15 ساڵی 1904 کۆچی دوایی ئەدیب و نووسەر و چیرۆکنووسی ناوداری ڕووسی ئانتۆن چیخۆف کە زیاد لە 643 چیرۆکی کورت و درێژی نووسیون و چیرۆکەکانی لە ئاستێکی زۆر بەرزی ئەدەبیدان و پەنجەی خستۆتە سەر لایەنەکانی کۆمەڵناسی و دەروونناسی تاک و مرۆڤ. 15 ساڵی 1951 کۆچی دوایی سیاسەتمەدار و ڕۆشنبیر و خەباتکاری گەورەی کورد جەلادەت بەدرخان. بەدرخانیەکان یەکێک بوون لە بنەماڵە ناودارەکانی کورد و لە جوڵانەوەی سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری کورددا ڕۆڵێکی بەرچاویان هەبووە و یەکەمین ڕۆژنامەی کوردیش لە شاری قاهیرە و بەناوی ڕۆژنامەی کوردستان لەلایەن میقداد مەدحەت بەدرخانەوە دەرچووە. جەلادەت بەدرخان بەشدار و پاڵپشتێکی سەرسەختی شۆڕشەکەی شێخ سەعیدی پیران بووە. گۆفاری هاوار و ڕووناهی بە بەرهەمەکانی جەلادەت بەدرخانن. تەرمی جەلادەت بەدرخان لە ئاپۆڕایەکی جەماوەریدا و لە وڵاتی شام بە خاک سپێردرا. 15 ساڵی 1958 دوای تەنها ڕۆژێک لە هەڵگیرسانی شۆڕشی 4 تەموز بە سەرۆکایەتی عەبدولکەریم قاسم و هەڵوەشانەوەی سیستەمی پاشایەتی و ڕاگەیاندنی کۆماری لەو وڵاتەدا عەبدولکەریم قاسم بڕیاری هەڵوەشاندنەوەی یەکێتی فیدراڵی نێوان هەردوو شانشینی عێراق و ئەردەنی دەرکرد و ڕایگەیاند چی دیکە عێراق و ئەردەن هیچ پەیوەندێکی تایبەتی پێکیانەوە نابەستێتەوە. یەکێتی فیدراڵی نێوان عێراق و ئەردەن پاش ئەوە دروست بوو کە بنەماڵی هەردوو پاشای عێراق و ئەردەن واتە شاح حسێنی ئەردەن و مەلیک فەیسەڵی عێراق هەردووکیان لە یەک بەرەبا بوون و لە نەوەکانی شەریفی مەکە بوون کە بەریتانیا بڕیاری دابوو بیان کاتە دەسەڵاتداری دوو وڵاتی عەرەبی ئەگەر هاوکاری بن لە لاوازکردنی دەوڵەتی عوسمانیدا. 15 ساڵی 1958 دوای تەنها ڕۆژێک لە هەڵگیرسانی شۆڕشی 4 تەموز بە سەرۆکایەتی عەبدولکەریم قاسم و هەڵوەشانەوەی سیستەمی پاشایەتی و ڕاگەیاندنی کۆماری لەو وڵاتەدا بڕیاری لە سێدارەدان بۆ نووری سەعیدی سەرۆک وەزیرانی عێراق لە سەردەمی پاشایەتی دەرکرد. ئەوەش لە دادگاییەکدا ئەو بڕیارە دەرچوو کە تەنها چەند خولەکێکی کورتی خایاند. شایانی باسکردنە لە کاتی دەستگیرکردنی نووری سەعیددا ناوبراو بە جلوبەرگی ژنانە و بە عەبایەکی ڕەشەوە خۆی پۆشی بوو دەیویست بەو شێوەیە عێراق بەرەو سنووری وڵاتانی دراوسێ بەجێ بهێڵێت. 15 ساڵی 2000 معەممەر قەزافی سەرۆکی لیبیا کاتژمێر 2 شەو هەستا بە گواستنەوەی گۆڕی فەرماندەی لێهاتوو ئیسلام و گەلی لیبیا شێخ عومەر موختار ڕەحمەتی خوای لێبێت لە شاری بەنغازیەوە بەرەودەیەکی وێرانە کە ناوی سلوق بوو بۆ ئەوەی دوور بێت لە چاوی خەڵکی. ئەوەش تەنها لە بەرەوەی کە خەڵکی زیاتر بە عومەر موختار سەرسام بوون و ئەویان بە پێشەنگ و پێشڕەوی ڕاستەقینەی گەلی لیبیا دەزانی کە دژی ئیتاڵیا دڵڕاقەکان وەستا بوویەوە و هیچ کاتیش ئامادە نەبوو بوو بۆ بەرژەوەندی خۆی ئاڵقەی کۆیلایەتی وڵاتانی ئەوروپی بکاتە گوێی. معەممەر قەزافیش ئەوەی بە ئیهانەی خۆی دەزانی بۆیە لە غیرە و حەسوودیدا گۆڕی ئەو سوارچاکی گواستەوە. عومەر موختار پاڵەوان و فەرماندەی گەلی لیبیا بوو کە ماوەیەکی زۆر بە شێری بیابان ناسرا بوو بۆ بە گەشتداچوونەوە و جیهاد دژی ئیتاڵیا داگیرکەرەکان و ئامادە نەبوو بچووکترین سازش لەسەر هەڵوێست و مەبدەکانی خۆی و ئیسلامی پیرۆز بکات و سەرنجام بە دەستگیرکردن و پاشتریش لە سێدارەدانی خۆی کۆتایی بە شۆڕشەکەی هات ڕەحمەتی خوای لێبێت. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستانم وەک ئاماژەمان پێکرد تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ قسەکردنە لەسەر کار و چالاکی خولی سەرکەوتن کە یەکێکە لە خولەس ئەتوانین بڵێن یەکێکە لە خولە سەرکەوتەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە ساڵانە بۆ هاونیشتیمانیانی کوردستان و بۆ خوێندکاران و قوتابیانی کوردستانی دەکاتەوە. بۆ مەبەستە میوانداری هەریەک لە بەڕێزان
شەیما فەرەیدون و تابان فەرەیدون کە سەرپەرشتیاران و بەشداربووانی خولەکەن میوانداری ئەوانمان کردووە. تابان خانم و شەیما خانم زۆر بەخێر بن، سوپاس بۆ ئامادەبوونتان. شەیما خانم با سەرتا لە جەنابتەوە دەست پێ بکەین، خولی سەرکەوتن چێە، چۆن خولی سەرکەوتن پێناسەکەنەوە؟ خولی سەرکەوتن تەبعان بێگومان خولێکە بۆ بەهێزکردنی وانەکانی پۆلی 12 و پۆلی 9 و هەندێک جار ئەگەر پێویستی کرد بێ ئێمە چواری ئامادەی و 11 و 12 ئێمە هەر بە هەمان شێوە خومەتیاوتۆتەوە و ئەم خولە یەکەم خولێ لە کوردستانە، یەکەم خولی بەهێزکردنی ئەوانەکانی پۆلی 12 و لە 2023 دامەزراوەواتە تا ئێستا 16 ساڵە بەردەوامە ئەلحەمدولیلا، ئینشەڵڵا لە داهاتووشە هەر بەردەوام ببین و بێگومان ئەم خولە خزمەتێکی زۆر باشی بەتەلەبە کردووە، کۆمەڵێک تایبەت بە خۆی هەیە ئەم خولە کە لە خولەکانی تری جیا ئەکاتەوە. خولی سەرکەوتن چۆن بڵێن خولێکە هەم هاوینەکەی هەم زستانەکەی ئەم خولە بەردەوامەوەتە. هاوینەکەی بۆ ئاشنابوونی تەلەبە بە دەرسەکان و وانەکان، تەنها وانەکانی قۆناغی 12 و 9 بنەڕەتی ئەو ترێنەوە لەم خولەیان وانەی تر ئەگرێتەوە یان لە خولەکەیە شتی تر باسەکان خوێندکاران فێری شتی ترەکان؟ بەڵێ وەڵی بێگومان جگە لە بەهێزکردنی وانەکان پۆلی 12 بێگومان تەلەبە پێویستی بە چیە؟ پێویستی بۆیە لایانی دەرونی مرتاح بێ، چونکە پۆلی 12 کە 150 خوێندنەکەی 150کەی تر بریتە لەوەی کە تەلەبە دەرونی ئارام بێ و قەڵق بە نەترسێ، بۆیە خولی سەرکەوتن گرنگێکی زۆر بۆ ئەدات، هەم لە ڕووی ئەوەی کە ینی بڵێ چەند جارێک دکتۆری بەڕێز دێنن یاخود کەسی بەڕێز دێنن کە قسە بۆ تەلەبە بکات و دەرونیان ئارام کاتەوە و قەلق وایان لێ بکات، قەلق و ترسی نەمێنێ، جگە لەوە سەرپەرشتیارەکانیش کە خۆیان ئەزمونیان هەبووە لە پۆلی شەشا یارمەتی بەردەوام لەگەڵ تەلەبەیان و یارمەتی تەلەبە ئەدەن، یعنی ئێمە ڕێک چکە خۆمان لە خولی سەرکەوتن ئەبوون پێشتر، واتە ئێمە پۆلی 6 لە خولی سەرکەوتن بوون و دوای چوونێتەوە خزمەتمان کردووە. بۆیە بەشێتە خولی سەرکەوتن کاریگەری هەبووە لە سەرکەوتن و سەرخستنی ئێوەدا. تۆ ئێستا وەکۆڵێ پۆلی 6 تەواو کردووە. تابان خان تۆ بێگومان سەرتاوە نایخوا بشوە فێرخوازێکی خولی سەرکەوتن لە ساڵی 2007 بۆ 8 و ئێستا ژوو سەرپەرشتیار لێرە کارەکەینەوە بە پێویست تێزانین دەستخۆشی لە هەموو ئەو کەسانە بکەین کە بەرپرسیارەتی خولی سەرکەوتنیان هەڵگرتووە هەستاوان بەم ئەرکە پیرۆزە بەڕاستی ئەرکێکی پیرۆزە و شەیما خان وتی یەکەم خوڵ بوو لە هەرێمی کوردستان لە 2023 کە کرایەوە و جیاوازێکی زۆری هەیە لە خولەکانی ترەوە لە چەند ڕوویەکەوە. بۆ یەکەم شت لە ڕووی دابینکردنی مامۆستاکانەوە پۆلی 12 پۆلێکی زۆر گرنگە بۆ خوێندکاران، هەمومان ئەمە باشە زانین، پێویستە لە هەموو لایەکەوە گرنگی بە خوێندکار بدرێ، وەکێ لەو لایەنانش بۆ تۆڕەچاوەکەی مامۆستاکانە، چ لە قوتابخانە بێت لە هەر شوێنە بێت و ئەبێ مامۆستایەکەت هەبێ هەمووانەکان باشی پێ بڵێتەوە. ئەلحەمدولیلا خولی سەرکەوتن هەڵی داوە ئەو مامۆستایانە زۆر بە باشی دابین بکە، مامۆستای بتوانەوە بە ئەزمون بە خولەکە دابین بکە و ڕەچاوی هەموو لایەنی خوێندکاران بکە. و لە لایەکی ترەوە شەیما خان باسی کرد لایەنی دەرونی خوێندکاران بەماشەوە ڕەچاوە کرێ لەم خولە ڕانەی پەروەردەیی بە شێوەیەکی وانە دانرا لەگەڵ وانەکانە، بۆ نمونە لە هەفتەیەکە دوو وانەی پەروەردەیی، وانەیەکی پەروەردەیی یان مانانە دانراوە، ڕانەی پەروەردەیی زۆر باش و بەتوانە ئەهێنرێ قسەیان بۆ کرێ و سەرپەرشتیارەکانیش ڕۆژانە لەگەڵ خوێندکارانە. زۆر باشە لە سەرەتای دامەزراندنی ئەم خولەوە تا ئێستا ئەم خولانە بەبێ بەرامبەر ئەو ترێنەوە نەخێر بە بەرامبەر نەبووە، بەڵام جێ ئاماژەیە کە ئەو بڕەپاری لەم خوڵی سەرکەوتن ئەسەنرێت زۆر کەمتر لە چاو ئەو خولانەی کە لە هاوشانی ئەو کراونەتەوە. ئێمە هەر خۆمان لە ساڵی خۆمانە چەندین خوڵ کرابوونەوە، ئێستا ئەو خولانە زۆر بوونە بەداخەوە کە ژماری خوێندکارانی خولی سەرکەوتن ئەتوانین بڵین کەم بۆتەوە لەبەر ئەوخڵانی کەوا ئێستا پارێکی زۆریش لە خوێندکاران ئەسەنن، بەڵام بەداخەوە خوێندکاران وازان ئەگەر خولەکان کاری کردوت سەر قەرەباڵغ بوون و هاتنیش ڕێژەیەکی زۆرتری قوتابی بۆ نێو خولی سەرکەوتن بگومان ئەمە ساڵانە بزانین چەند ڕێژەی قوتابی و خوێندکار بەشداری خولەکانەکەم بە شێوەیەکی نزیکی بە شێوەیەکی نزیکی لە شارۆچکەیەک بۆنە 120 تەلەبە بەشداری ئەکاگەر تۆ ئەڵی خەمنانی هەزارات تەلەبە لەم خولە توانیویانە خۆیان پێ بگەن. زۆر باشە. پەیامنێرمان عیمران ئەمیر لە هەولێرەوە کۆمەڵە زانیاریمان بۆ گوازێتەوە پاشتر دێنەوە لای جەنابتان. عیمران سڵاوی خوات لێبێ، بزانین لە پایتەختی هەرێمی کوردستانەوە چی دەگوزارێ و بۆ ئێمە و بۆ بینەرانی بگوازەرەوە. بەڵێ سڵاو لێەوە لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێم کاک ڕازیارە
خولی سەرکەوتنیەکە لە خولە هەمیشەیەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە کە بڕیارێکی وە پێم وایە پرۆژەیەکی سکرتاریەتە دابش بۆ سەر تەواوی ناوەندەکانی هەرێمی کوردستان دیارە ناوەندی هەولێریژە کە لەو ناوەندانەی کە بەردەوام ساڵانە خولی سەرکەوتنی هەبوو سواز بۆ خوا بەرهەمێکی باشیە بۆ خولی سەرکەوتن پێک هاتووە لەوەی کە قوتابیان بەر لەوەی کە داوامی ڕسمی پەروەردە دەست پێ بکە خۆیان ئامادە دەکەن بۆ پۆلی 12 چکە خۆتانزان پۆلی 12 کە لە قۆناغا هەرا گرنگەکانی پرۆسەکانی خوێندن من بۆ زانیاری زیاتر لەسەر خولی سەرکەوتن و بەڕێوەچوونی خولی سەرکەوتن لە ناوەندی هەولێر و لە پایتەختی هەرێم کاکسەرهەت بەرپرسی ناوەندی هەولێرم لەگەڕێدەم هەیە زانیاریەکان لەو بگازمەوە کاکسەرهەت خولی سەرکەوتن لە هەولێر چۆن بەڕێوە چێت و ئێستا چەند قوتابیتانە بەڵێ بەنای خۆی بەخشندەی میرەبان دیارە ئێمە وەکو ناوەندی هەولێر ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساڵانە بە کۆمەڵێک پرۆژە و بە کۆمەڵێک پرۆژەی خزمەت گوزاری پێداویستیەکانی قوتابیان هەوڵمانداوە ئەو پرۆژانەی کە لە پلان و لە بەرنامەکانمان دادنەی وەڵام دەرەوەیەکوی بۆ پێداویستەکانی قوتابی پێویستی پێ یەک لەو پرۆژەکانمان پرۆژەی خولی سەرکەوتنە کە بەشێکمان تایبەت کردەوە بە ناوی ڕێگای زانکۆ خولی سەرکەوتن تێیدا ئێمە ساڵانە بە سەدان قوتابی لە ناوەندەکانی ئێمە تایبەتی ناوەندی هەولێر ڕێکخراوی قوتابیانی هەولێری پایتەخت سوود لەو خولە دەبینن کە بخۆتان دەزان لە ڕۆژگاری ئەمڕۆ قوتابی بەو نەبوونی و نەداریەوە تیجارەت بە قوتابیەوە دەکرێت ئێمە هۆڵمانداوە ئەو فەراغ بۆ قوتابی پڕ بکەینەوە نێهڵێن تیجارەت بە قوتابی ئەوانانانی لێرە دەگوترێتەوە چوانەیەکن و هەمویان تایبەتن بە پۆلی 12 یان ئێوە شتی دەرەکیشیان دەدەنێ بەڵێ دیارە ئێمە لە ئەسنای ئەوەی کە خولی سەرکەوتن بەڕێوەدەچی کۆمەڵێک محازەرات و کۆمەڵێک خول و دەورات و سیمیناریشمانەیە بۆ قوتابیان بۆی چۆن بخوێنن هونەرەکانی وانە خوێندن و هونەرەکانی بەرزهێنانی نمرەی بەرز هەمووی تێدا پێشکەش دەکرێت مەبەستمە پرسمەوە ژۆکو تەواوی ڕێکخراوەکانی تر خولی سەرکەوتنتان کردووە بە بازرگانی بۆ ناوەندەکەتان یان ئامانستان زیاتر خزمەتە لەم خولی سەرکەوتنێ بەتاکید کاگمڕان دیارە ئەو خولە بازرگانیەکان دەقاتی ئێمە و لەوانەیە زاری وایە 12 قاتی ئێمە زیاتر ئەوەی ینی چۆن بڵێن پارێ وەردەگرین ئێمە بڕە پارەیەکیکەم بۆ مامۆستایەکان وەردەگرین تەنها ئێمە وەکو وەسیلە و ئەدادێکین لەوەی کە خزمەتی قوتابی بکەین بۆ نمونە ئێمە لە ناوەندی هەولێر ئەو ساڵەکە ئێستا هەر ئەمڕۆکە مەراسیمێکمان هەیە کە 4 قوتابی خولەکەمان و 4 ئەندامی ناوەندەکەمان کە سەروی نەوەتیانێنەوە خەڵاتیان دەکەین و ڕێزلێنانیان لێ دەگرین خۆش بێ کاکسەرات من دەم هەیە بەشێک لەو قوتابیانە وەرگرم کاک ڕیاز دیارەوە بەشێک لەو قوتابیانن کە لە خولی سەرکەوتن بەشدارن چۆنی خاتون باشیت پۆلی چەندی 12 پۆلی 12 خولی سەرکەوتن چۆن هەڵدەسەنگێنی تا چەند مامۆسایەکانی وەکو پێویست جوانەکانتان پێ دەڵێ وڵی ئەلحەمدوللا زۆر باشن بەڕاستی زۆر ڕاملیانە یەکەم جار کە هاتمە ئەو خولەی زۆر شتی باشیان لێ فێر بووم دەستخۆشیانێ دەکەم زۆر بەشداری کردوەوە بیرکاری فیزیا کیمیا ئیسفادەت کردووە لەم سێ بابەتە زانستیە بەتایبەت کە سێ بابەتی گرینگن لە نێو قۆناغەکانی پۆلی 12 بەتەکید زۆر ئیستیفادەم کردە هیوادارم ئەوانەی کەوشی مش دەبنە پۆلی 6 بێنە ئەو خولەی و بەشداری بکەن و لەگەڵ مامۆستایەکان زۆرمان دەگەڵ خۆش بێت بە هیوای نمرەی بەرز کاک ڕیاز من دەگەڕێمەوە لای تۆ بەڵام بەر لەوەی بگەم ڕای تۆ حەزم لێیە ئەو زانیارەت بە گازمەوە کە ئەمڕۆکە هەر لە میانەی خولی سەرکەوتن دوو سیمیناری گرینگ بۆ چۆن بخوێن و چۆن سعی بکەین لە شاری هەولێر بەڕێوە دەچێتەوە 4 قوتابی کە سەرونەوە و پێنجیان هێناوە ئەمڕۆ خەڵات دەکرێن قوتابی پۆلی 12 ئەو زانیارانە بوون کە لە شاری هەولێر بۆیەوەم گواستەوە دەگەڕێمەوە لای تۆ ئەگەر پرسیارێکت هەبێ. بەڵێ زۆر سپاس بۆ ئیمران ئەمیر کە لەبارەی خولی سەرکەوتنەوە ئەو زانیاریانی بۆ گواستنەوە هیوای سەرکەوتن بۆ تەواوی ئەو قوتابی خوێندکارە خۆشەویستانە دەخوازین کە هەم بەشدار بووی خولی سەرکەوتن هەوانش کە بەشدارین. زۆر سپاس بۆ بەڕێستان. باستان لە ئەو بڕەپارەیە وەرگرت کە لە قوتابی وەرەگرن بەڵام بە بەراورد بە خول و ڕێکخراوەکانی دیکە زۆر کەمە. چەندە قوتابی وەرەگرنەوە؟ ئێمە وەکو تێکێ 7,000 لە خوێندکار وەرەگرین. 7,000 بوو ئەو 7,000 کە وەری ئەگرن بۆ نمونە خوێندکارێک بەشدار ئەبێت ئیتر چەند دەرس لە چەند دەرسا بەشدار بێت هەر ئەوەندە پارە وەرەگرنیان بەپێی دەرسەکان. بۆ نمونە خوێندکارە ئەڵێ تەنامن بۆ بیرکاری و فیزیایەمیان بۆ 2 دەرسیکەیەت. نانا بێگومان ئەوە 7,000ەکە ڕێک بۆ هەموو دەرسەکان ئەنێک ئەوەی بڵێ بۆ یەک دەرسێکە بێگومان ئەگەر دەرسەکان جیاکاتەوە پارەکە کەمترە بێتەوانێ و ئەم پارێش کە دێتە لەبە وەرەگیریە بێگومان یەکەم بۆ مامۆستا مامۆستا بەپارن بەڵە بێگومان بۆ مامۆستاوە هەروەها بۆ لە خزمەتی خولەکەیە بەکارێنێ یانی ئەو خولە بێگومان دایم ڕۆژانە یان پێویستی بە ئەوە بێ خزمەت بکرێ بێگومان ئەو پارێژ لەوەیە بەکارهێنرێتەوە. خولەکەتان چەند دوانە ئەڵێنەوە هەموو وانەکانی قۆناغی شەش و نۆی بنەڕەتی ئەگرێتەوە یان تەنها خوێندکاران بە حەزی خۆیانە چەند وانەیان بوێت؟
زۆربەی وانەکان ئەوترێتەوە وانە سەرکیەکان بە تاکی دەرنێتەوە بەڵام ئێستا وەکو وانێکی وەکو پەروەردەی ئیسلامی ئەمە پێویست ناکات خوێندکار خۆی لەبەری ئەکات وە کەمیشە لە بەرکردنەکەی ئەوە زۆر نێت شەرحیتیان یا شتێکی لەو بابەتە بۆیە ئەمە ناوترێتەوە بەڵام کۆی گشتی وانەکانی تر هەر لە ئەدەبی کوردیەوە کە لە خوڵەکانی تر ناوترێتەوە بۆ لە ئینگلیزی ئیپسۆد بێ ئەدەبی ئینگلیزی پێڵێن ئەوانە ئەوترێتەوە و بە شوێکی باش بۆ خوێندکارەکان ڕوونەکرێتەوە ئەمە جیازێکە لەگەڵ خوڵەکانی ترە کە لە خوڵەکانی تر ئەمانە گرنگی پێ نادرێتن ها بۆ من دەرزەکانی وەکو بیرکاری بێ زیندەزانی بێ کیمیا و فیزیات زیاترەمانە گرنگی پێدرێت بەڵام جیازەکەی خولی سەرکەوتن ئەوەیە گرنگی بە زۆربەی وانەکان یا بە بڵین هەموو وانەکان ئەدات و هەوڵەدا لەگەڵ خوێندکارە شی بکاتەوە یان بۆیان ڕافە بکرێت. زۆر باشە ساڵانە لەو ئەنجامی کە لە کۆتایی ساڵ بۆ پۆلی 9 و 12 ڕائگەێنرێ بەشداربووانی خولی سەرکەوتن تا چەند بۆ پشکی شێریان بەرەکەوێ یان سەرکەوتنێکی وا بەدەزێنن کە ئێوە بڵێن ئەمە بەرهەموو وەکوڵێ دەستنەمامی خولی سەرکەوتنە کە توانیوێتی لە سەروینەوەدەوە بێنێ ئەم ڕێژەیەمان هەبوو بۆمە ساڵانە لە ئەم ساڵ بێ ساڵی ڕابردوو بێ ساڵەکانی تر بێ بەڵێ بێگومان ینی هەموو کاتە ئێمە لە یەکەمەکانی هەرێمە تەلەبەمان هەبووە و بەردەوامیژی شەڵا هەر ئەمان بێت و من خۆمێکەکەم لە بەرژاوبووەکانی خولی سەرکەوتن ئەلحەمدولیلا توانیم نەمرەی 98 بەدەست بێن و زۆر سوودێکی زۆر زۆر 98 زانستی بەڵێ سپاس بۆخوا خات و تابان تۆ 93.4 زانستی منیش ماشەڵڵا کەواتە ئەی ئەم ساڵ کەی ترتان هەبووە لە خولی سەرکەوتن کە نمرەیەکی وا بەدەست بێنێ کە دایک و باوک بە شانازیەوە منداڵەکەی بنێرێتە خولی سەرکەوتن کە پێی وابێت لە پەنا زانستەکەشە پەروەردەیەکی ڕەسەن و ئالانیەکی دەرونیشی پێبەخشن. خولی سەرکەوتن بێگومان ئەم ساڵوەکو ئەزانین دەرەجەی تەلەبەت تۆزێ کەمێدا بەزی بەڵام ئەلحەمدولیلا لەگەڵ ئەوەیە لەسەروی 90 زۆرمان هەیە 95 و 95مان هەیە 97مان ئەمە لە تەکەیە ڕاستی من لەوەی زۆر ئاگاداری شارەکانی ترنەوەم بێگومان لە شارەکانی تر زۆرمان هەیە و یەکەمەکانی هەرێمە ئێمە تەلەبەمان هەیە دووبارە و لە شارەکانی ترا بێگومان هەمانە ئێمە لە شارەچێکی وەکو تەکەیە ئەڵێم لە نمرەی 90ەوە ئەلحەمدولیلا هەمان بووە کەواتە خولی سەرکەوتن لەسەر جەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانە لقتان هەیە و ئەوە ترێتەوە بەڵێ لە زۆربەی شارۆچەکانە لقمانە. خولی سەرکەوتن تا چەند لە خزمەتی خوێندکاری هەژار و کەم دەرامەتە بۆ نمونە ئێستا خوێندکارێک بەشدارە بێ لەلاتان بەڵام ئیمکانێتێکی وانە کە بتوانێت ئەو بڕە پارەیەش بات ئێوە تا چەند هاوکاری ئەو جۆرە خوێندکارانە ئەکەن. بەڵێ پرسیارێک زۆر جوانە خولی سەرکەوتن هەمیشە لە خزمەتی خوێندکارایە هەر خوێندکارێک کەزانی بێتمان یعنی تەلەبەکە توانای نییە پارەکەمان بۆ گەڕاندۆتەوە یاخود هەمیشە بە خوێندکارمان وتو ئەگەر ئەزانن کە ئێوە توانای ئەوەتانە توانای پارەکەتان نیە بیدەن ئەتوانن بەیەکی لە سەرپەرشتیارەکان بڵێن بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ سەرپەرشتیاری سەرەکی ئەتوانن ئێمە پارەکەتان بدەینەوە ینی لەگەڵ تەلەبەیان مرتاحبوونە. جیاوازی هەیە خات و تابان ئەو مامۆستایی کە لە خولی سەرکەوتندا وانە بە قوتابیەکان دەڵێتەوە لەو بڕەپارەی کە ئێوە وەکو مافێکی خۆی دەیدەنێت جیاوازی ئەم مامۆستای هەیە لەگەڵ مامۆستایە کە لە خولێکی دیکە و لە ڕێکخراوێکی دیکەدا بۆ مەبەستێکی بازرگانی خول بۆ قوتابیەکاتەوە بێگومان مامۆستا ڕۆڵێکی مامۆستاکانیش ڕەچاوی ئەوەی کردووە کە ئێوە ڕێکخراوێکی وەکوڵ تا ڕادەیە خۆبەخش و قازانجنەویستن بێگومان ئەمە دەستخۆشی لە مامۆستایانەکەین کۆمەڵە مامۆستا هەن لە سەرەتای دەستپێکردنی خولەوە یان توانێت بڵێن چەند ساڵێکی زۆرە لەگەڵمانە بەردەوامن لە هەمان کاتە مامۆستا هەبووە هاتووە سەرەتای ئەمە پارێکمان بڕەپارێکمان یاوەتێ بەڵام ساڵی داهاتوو من بڕەپارێکی زیاترم ئەوە و ئێمە لەبەرەوەی ڕەچای ئەومان کردووە کە ئەو پارەی لە خوێندکاری وەرەگرین یەکجار زۆر نەبێ ئەو مامۆستا دووبارە نهاتووەوە بۆ لامان یا ڕێ نەکەوتۆتەوە لەگەڵمانە بە خۆشحاڵی مامۆستاش بووە تا ئێستاش لەگەڵمانە بەردەوامە لە ساڵی ئێمە و ساڵی پێشتیش لەوێ بووە و تا ئێستاش بەردەوامە و لە ڕووی ئاسی زانستی مامۆستاکانەوە بەڕاستی مێ باسی بکەم زۆر گرنگە خولی سەرکەوتن زۆر دڵسۆزانە هەڵیدا ئەو مامۆستانە دابین بکات کە دڵنیایی و مسۆگەری بە خوێندکار بدات چونکە بۆی 12 دووبارە نابێتەوە ئەو نمرەی بەدەستی ئێنی ژیانی تۆ دیاریەکە بۆ هەمیشە ویستمان ڕەچای ئەو بکەن ئەو مامۆستانەی ئێنین متمانەیان هەبێت ئەزمونیان هەبێت ساڵانی پێشوو ئەو خوێندکارانەی شایدی ئەوە بن کە ئەم مامۆستایە زۆر باش بووە ڕەچای هەمووانەکەن تەنها لە پشوەکانە ئەوترێتەوە یان بە درێژایی ساڵی خوێندن ئەم خولە هەر بەردەوامی هەیە و خوێندکارەتوانێت ئێمە خولی زستانەمانەیە و خولی هاوینەشمانە و هەردووکیان گرنگێکی زۆریان هەیە بۆ مەگەر باسی خولی هاوینە بکەین کاتێک خوێندکار لە خولی هاوینە لەگەڵ ئێمە بێ ڕاستە 3 مانگە دەرزەکان بە شوێکی ئەگەر بڵێ نەڵی سریعتر ئەوترێتەوە لەوانی هەموو شتێ وەرنەگرێت بەڵام ئەمە گرنگێکی زۆریە کاتێک ئەچێتەوە بۆ کاتێکە داوام دەست پێکاوچێتەوە بۆ
داوام لە قوتابخانەکە بچیتە هەر بابەتێ یەکسەر تۆ باگراوندێکت لەسەر ئەو بابەتە هەیە بەرچاوڕوونێکی باشی دەربارەی مەنهەجەکان هەیە تا ڕادێ زانیاریت هەیە ئەبێ مامۆستا بوون بە چه سورعەتێ لەگەڵ دەرزەکەیە بڕوا چی باز ئەکات چی باز ناکە ئەمانە زۆر گرنگن خوێندکار لە کاتی داوامە بزانێت و کوێر نەبێت هیچ شتێ دەربارەی پۆی 12 نەزانێت ئەمە زۆر گرنگە خولیایینە هەرچی خولی زستانەیە بۆ ئێمە سەردەمی ئێمە مامۆستا هەبوو لە مەکتەبەکەمانە بۆ ناتوانین بڵێ توانێکی ئەوەی نەبوو کە دەرسەکەمان باش پێ بکەینێ لەم ڕۆ خوڵمان سوودمان لە خولەکە بینی لە خولی زستانە بۆ ئەو دەرسانە ئەچوینەوە کە لە مەکتەب مامۆستاکانمان باش نەبوون یا بەدڵمان نەبوون یا ئاسیان هیپۆل 12 نەبوو بەم شێوە تاواکاریکی باش لە بینی خوێندن و هەروە خولەکەشاد کەواتە مامۆستانی کە خولەکە ئەڵێنەوە مامۆستای قوتابخانەکانی بۆ نمونە ئێوە لە تەکیە مامۆستای قوتابخانەکانی ناو تەکیەن یان لە دەرە ئەو مامۆستایانە ئەیەنن ئەزمونیان باشترە لەو مامۆستایانە ئێمە هەم لە تەکیە هەم لە تەکیە کە شارۆچکی خۆمانە هەم لە تەکیەوە هەم لە چمچمانی شوورە دەوروبەریشە ئەگەر ئێمە توانی بێتمان مامۆستامان هێناوەواتە بەپێی ئەزمون مامۆستا هەیە لە تەکیە لەوەی زۆر ئەزمونی لە زۆربەی مامۆستاکان باشتر بێت و مامۆستا هەیە لەوەی ئێمە لە چمچماڵەوە هێنا بێتمان لەبەر ئەوەی زانیمانە ئەزمونێکی باشتری هەیە واتە بەپێی ئەوە لە سوودی خۆیان کارە بڕیارمەنداوە نەمان بەستۆتەوە بەوەی کە ئیل ئەبێ لە شارۆچکەکەی خۆمانە بێ بەڵام بێگومان لە شارۆچکەکەی خۆشمانە مامۆستامان هێناوە قوتابی کۆتا پرسیار زۆر بە کورتی خاتوو شەیمە قوتابی ئێمە زیاتر لە چ وانەیەکدا و کۆڵێک کۆڵەوار و سستە و دەیەوێت بۆون لە خولی سەرکەوتندا ئاستی زیرەکی و هۆشیاری خۆی لە وانەیەدا بەرز بکاتەوە بێگومان ئەو وانانەی کە تەلەبەتە چۆن بڵین پێویستی بە خول ئەبێ پێویستی بەوا بێ بەباشی خۆی ئامادە بکە بۆی بریتێ لە وانە ئەلمیەکان یاخود بۆ ئەدەبی بڵم زیاتر زمانەکانە لەگەڵ بیکاریە بۆ ئەلمی زیاتر وانەکانی فیزیە بیکاری ئەحیا ئەوانە تەلەبە پێویستی ئەبێت بۆیە ئێمە هەمیشەڵماندا ئەو مامۆستایانی بەتایبەت بۆ ئەو وانانە ئەیهێنین مامۆستای زۆر بە ئەزمون بن باشە دەچینە لای ناوبڕێک و پاشتر دێن وڵاتان بۆ قسەکردنی زیاتر لەسەر خولی سەرکەوتن خۆشەویستان ناوبڕێکی کوردوەرگرین و درێژە بە تەوەریەکەمی بەرنامەکەمان دەدەین تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ڕیسایکلین بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا خاوێنی لە پێکهاتەدا سفرەی ئاسمان بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000 چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت و باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایز هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جملەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی
بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێ لەگەڵ دوو خاتونی سەرپەرشتیاری خولی سەرکەوتن درێژە بە تەوەریەکەی بەرنامەکەمان دەین. خات و تابان وەک سەرێستا ئاماژتان پێکرد ماوەی 16 ساڵە خولی سەرکەوتن بەبێ پچڕ بەردەوامە. هۆکاری ئەم بەردەوامیە بۆ چیە گەڕێتەوە؟ ینی 16 ساڵ بۆ خۆی تەمەنێکە کە خولێک بەردەوام وەکوڵێ لە ئەبدەیت و لە تازەبوونەوە لە بەردەوام بوو نابێ. هۆکاری ئەوە بۆ چیە گەڕێت؟ هۆکاری سەرەکی دڵسۆزی سەرپەرشتیاران و بەڕێوەبەرانی خولەکەی بێگومان. تا چەندێک دڵسۆزن لەگەڵ قوتابیانە، تا چەندێک دڵسۆزن لە بەڕێوەبردنی خولەکەیە، هەوڵەدەن ماوەسای باش دابینەکەن، دڵی خوێندکاران ڕاگرن، ئاسی خوێندکاران بەرزەکەنەوە. هەموو ئەمانە ئەتوانین بڵێ گرنگن لە بەردەوامی خولەکە. ئەگەر خولێک بۆ نمونە گرنگی بە خوێندکارەکان نەدات، تەنها گرنگی بۆ بڕەپارەی بداوەریەگرێت و خوێندکاران ئیمال بکە، ماوەی گرنگی بە چاودێریکردنی مامۆستاکان نەدات، تەنها لەخوری سەرکەوتن ئێمە گرنگی بە ئاستی مامۆستاکان ئەدەین بە شێوەی چاودێریکردن. بۆ ئێمە لە کاتی وانەوتنەوەیە جاروا بوو سەرپەرشتیارەکانمان ئەنارد ئەمانوت بڕۆژورە بۆ سەرپەرشتیارەکە خۆی ئاستێکی هەیە پێشتر دەرەجێکی باشیێنەوە. ئەوان بڕۆبزان ئاسی مامۆستاکە ئەگەر مامۆستایە تازە بووە چۆنە، مامەڵەی لەگەڵ قوتابیانە چۆنە، تا چەند جاوی پرسیارەتەوە ڕچاوی هەم ئەو خاڵانە کراوە. بۆیە بە خۆشحاڵی خولی سەرکەوتن تا ئێستا بەردەوام. زۆر باشە. خات و شەیما بەدەر لە وانەکان خولی سەرکەوتن بۆ نمونە خوێندکاری قۆناغی 12 تەواو ئەکات، لە دوای قۆناغی 12 خولی سەرکەوتن چه خولێکی تری هەیە؟ بۆ نمونە هەندێک خوێندکار ئێستاکە خۆت قۆناغی 12 تەواوەکەی پێویستە بە پڕکردنەوەی فۆرم هەیە. خولی سەرکەوتن تا چەند هاوکاری خوێندکاران بۆ لە پڕکردنەوەی ئەم فۆرمانەدا؟ بەڵێ خولی سەرکەوتن لەو بارەوە زۆر هاوکارێکی خوێندکاران بووە. هەمیشە لە دوای ئەوەی کە پۆلی 12 و خولەکان تەواو بوونە بێگومان لە هەوڵی ئەوەیە بووە کە بتوانێت سیمینار بکە، سیمیناری چڕۆپڕ بکە بۆ ئەو کەسانەی کە شارەزایی باشیان هەیە لە پڕکردنەوەی فۆرما. چونکە ئێمە ئەزانین کە چەندێ هێنانی دەرەجەی بەرز گرینگە ئەو نەپڕکردنەوەی ئەو فۆرما گرینگە کە خوێندکار بتوانێت بە شێوەیەکی زۆر باش بڕێکاتەوە. تەنانەت ئەگەر دەرەجەیەکی زۆر بێت، چونکە تەلەبەمان بینیوە دەرەجەی زۆر باشی هێناوە، بەڵام بۆی هەڵەپڕکردنەوەی فۆرمەوە تووشی کێشە بۆتەوە. بەڵام لە خولی سەرکەوتن ئەلحەمدولیلا ئێمە لە دوای ئەوەشەوە سیمینارمان کردو بۆ تەلەبە بۆ هەموو ئەو شێوانی فۆرمەرگرتن هە لە زانکۆلاین و کریدت و ئەو فۆرمی ڕاستەخۆ کە پێشتر هەبوو هەموویمان بۆ تەلەبە ڕوون کردوێتەوە. هەوڵمان داوە تەلەبە زۆر وریاب بکەینەوە لەو بابەتەیە کە شتێکی زۆر گرنگە بۆ تەلەبە. لە ڕووی شوێنەوە شوێنتان چۆنە؟ بۆ نمونە تا چەند خوێندکار ئەتوانن وەربگرن؟ هۆڵی گەورەتان هەیە بۆی کە بتوان چەند خوێندکار بەشدار بنێەوە بتوان ڕێیان بکەنەوە؟ لە ڕووی شوێنەوە ئەلحەمدولیلا شوێن هەیە، بەڵام ئەگەر شوێنیش هەبێ ئێمە هەتاوکو ئەندازەیەک وەرەگرین، چونکە لەگەڵ زۆری بۆریانین. تا چەند دەتوان خوێندکار وەرگرن؟ ئەستا ئێمە لە تەکەیە نزیک 200 تەلەبە ئەتوانین وەرگرین. ئەم ساڵ چەند قوتابیتان هەبووە لە خولی سەرکەوتن لە تەکیە؟ نزیک لەوەیە 100 زیاترمان هەبوو بێت. ساڵی پار ساڵی پاس 100 نزیک 200مان هەبوو. بۆ هۆکاری کەمبوونەوەی ئەم ڕێژەیە بڵێ تونەڵی ینی لە هەر ساڵێکە خولی تر ئەکرێتەوە، خولی تر ئەکرێتەوە چۆن بڵین لەوەیە ئەوکو تامەرخانیش باسی کرد، لەوەی بڵین بە بڕێپارەی زیاتر تەلەبە خۆی خۆشمان تەلەبە بووینە، لەوەیە وا هەستکەن کە ئەم خولە بە شێوەیەکە کە لەبەر ئەوی پارەکەی زۆرترە لەوەی سوودی زیاتر ببینن. بەڵام نا بەو شێوەیە نیە. ئێمە لە هەر لە تەکەیە کاتی خۆشمان خول هەبووە، بەڵام زانیومانە کە ئێمە خۆمان لە کام خولای ئەبینینەوە، لە کام خولای ئەتوانین سوود ببینین، تەنها ترکیزمان نەکردوتە سەر پارەکە. بۆیە تقریبان تەلەبە ئەوانە لێکداتەوە، بۆیە تەلەبە تەڵادێ. زۆر باشە. ئەو ڕێژەی کە ئەمساڵ وەرتانگر لە خولی سەرکەوتن قۆناغی 6 خوێندکاری تێدا بوو کە پلەی یەکەمی بەدەست هێنابێت یان نمرەیەکی باشی هێنابێت؟ لە ساڵانی پێشوو لەم ساڵدا 2019 بۆ 19 بەڵێ ئەو خوێندکارانی کە ساڵی پێشوو وەرگیران ئەلحەمدولیلا باسمان کرد نمرەی زۆر باشی هاتبوو، لە کچەکانە 95 هاتبوو، بەرزتر زۆر هاتبوو، پێما بێ بەرزترینیان 95 بوو، لە کوڕەکانە 96 و 97مان هەبوو ئەلحەمدولیلا. هەموو ساڵێک ئێمە کە خوێندکار وەرگین بێگومان ئەگەر قوتابی مەبەستی بێت و هەوڵ باوخۆیمان دووکا لەگەڵ وانەکانە خولی سەرکەوتن مسۆگەری
دەرەجەی باش و بەرز بە خوێندکارتان هەبوو کە بڵێ من ینی ئاستی زیرەکەکەی بۆ ڕادە نەبوو بێت بەڵام لە دوای بەشداریکردنی لەم خۆلی سەرکەوتنە نمرەیەکی باشی بەدەستهێنا بێت بگمان ئەمە زۆر جار لە پۆلی 12 خوێندکار هەیە لە ساڵانی پێشوا باش نەبووە دوای کە دەرەجە دێنیا پێت سەیرە ئەڵێ ئەمە چۆن ئەو دەرەجەی هێناوە بگمان لە خۆلی سەرکەوتنیشە ئەو شتانەمان زۆر بووە خوێندکار هەبووە ئاسەکەی ئەوە نەبووە بەڵام ئەحەمدولیلا کە خۆی هەوڵیدا توانێتی دەرەجەی زۆر باش بێنێت و سەری خولەکە بەرزکاتەوە. زۆر باشە لە چەند بەدئایە تەنها لە ناوەندە سەرەکیەکانی بەتابەت پارێزگا و شارە چڕەکانە ئەم خولانەکرێتەوەیان بۆ منە لە چەند شار و شارۆچکە و قەزا و ناحیە تریشە ئەوەی کە لە بیرتان بزانن خولی سەرکەوتن ساڵانە ئەکرێتەوە. خولی سەرکەوتن لە زۆربەی شار و شارۆچکەکانە هەیە هەر لە شارۆچکەی خۆمانە دەست پێ بکەم لە تەکەی هەیە لە شۆڕش لە چەمچەماڵ هەیە لە پێمەگرون هەیە الحەمدولیلا لە سلێمانی و لە هەولێر و لە کۆمەڵە شوێنی تر هەیە بەڵێ بێگومان ئەلیوان نەخولمان هەیە ئینشەڵا لەو ئاسەش بەردەوام بین ئێمە تقریبەن وەکو وتیشمان کە ماوەی 16 ساڵ ئێمە بەردەوامین لە ماوەی هەر 16 ساڵەیە ئەگەر بڵێن بەلایەنی کەمەوە بە نزیک 1500 خوێندکار وەگیراوە لە خولی سەرکەوتن تۆ ئەگەلێکی دیتەوە 1500 خوێندکار وەگیرا بێت ئەو 1500 ئەمە بەستە ئەوەیە ڕێژەیەکی ئەم لە هەموو کوردستان لە هەموو سەرجەم شار و چارەکەکان بڵین کە خوێندکار وەرگیراوە ئەوەندە ڕێژەتانە بووە بەڵێ بەلایەنی کەمەوە من بەلایەنی کەمەوە ئەڵم تۆ ئەگەر 16 ساڵێک دیتەوە ئێمە الحەمدولیلا ڕێژەیەکی زۆر زۆرەکات لەوەیە بڵین 35,000 قوتابیەکە 35,000 قوتابیش کەسی زۆر باشی تیا دەرکەوتووە الحەمدولیلا کەسمانە بۆ ئێستا وەکو دکتۆر خزمەتەکە وەکو مامۆستا دەرزەڵێتەوە وەکو پەرستار خزمەتەکە لە خزمخانەکانە کۆمەڵە کەسی الحەمدولیلا توانێتی باش پەروەردە بکات. زۆر باشە وەگەزانین ڕێکخراوی قوتابیانی کوردستان یەکێکە لە ڕێکخراوەکانی سەر بە کۆمەڵی ئیسلامی بەداخەوە لە کۆمەلگەی خۆشمانە زۆر جار بەشێ لە حیزبەکان بە چاوی حیزبایەتی و ئەندامەتی خۆیان سەیری قوتابی ئەم هەر چین و توێژێکی تری کۆمەلگاکەن تا چەند ئێوە لەوە وەکۆل ئەو سنوورەتان تێپەڕ کردو ئەو ڕێگریەتان نێشتۆ کە تۆ ئەتەوێ خزمەتی قوتابی و ئاستی پەروەردە و زانست لە کۆمەلگەکە تا بکەی نەک بە چاوی حیزبایەتی و تەنانەت بیر و باوەڕی ئیسلامیشەوە کە کۆمەڵی ئیسلامی سەرنجام باگراوندێک و پەیامێکی ئاینی هەڵگرتووە ئەوەتان خوێندۆتەوە کە مادەم قوتابیەک مۆمنە محەجەبە نەبێن نوێژ ناکایە سەر بە کۆمەڵی ئیسلامی پێویست نییە وەربگیرێ لەو بارەوە نەخێر هیچ ئێمە فلتەرێکی لەو بابەتەمان نییە ئەسڵەن ینی لەوەیە بڵین ئەمە پرۆپاگەندی هەنێک کەس بێ بڵێن بۆ نمونە ئێمە ناچینە ئەوێ لەبەر ئەوەی کە مەمۆرکی حیزبایەتی پێوە دیارە یان لەوەیە هەنێ شت بکەن کە بەلای حیزبەکەیانە بشکێتەوە نا بە هیچ شێوەیەک ئێمە ئەوە لە خولی سەرکەوتنانە بۆ تەنانەت ئێمە ئەو کاتە خۆمان بێژگە لەسەر پرشیاری لە خولی سەرکەوتن بوون هیچ شتێکی وا لەو بارەیە ڕووینەداوە نا لە ڕووی حیجابەوە نە لە ڕووی نوێژکردنان لە ڕووی هینەوە هیچ فلتەرێکمان نەبووە هەموو تەلەبەمان وەرگرتووە بێجیازی و هەوڵمان داوە لەگەڵ هەموو تەلەبەکانە بە یەکسانی بتوانین یارمەتیان دەین تەنانەت سەرپەرشتیارەکانیش. زۆر باش خات و تابانکەواتە توانین بڵین ئامانجی سەرەکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و وەخولی سەرکەوتن و سەرپەرشتیارەکانیشی سەرخستن و بەرزکردنەوەی ئاستی قوتابیانە. بگومان ئامانجی ئێمە پێگەیانی خوێندکارە و ڕزگارکردنی خوێندکارە لەو یامەتی کە لەم ئێستای ئەم ژیانەدا تێکەوتووە کە خوێندکاران چ لایەن حکومەتەوە بێت چ دامەزگاکان بێ هیچ گرنگێکیان پێ نادرێ. ئیتر لە ڕووی دابینکردنی مامۆستا بێ بۆ منە گرنگ بۆ نایە مامۆستاکی باش دابەزرێنێت چ مامۆستاکی حاضر دێنێت بێ ئەوەی ئەوە لێک باتەوە کە ئەم خوێندکارە پۆلی 12 داهاتوی ئەم خوێندکارە دابینەکە ئێمە بگومان ئاماژمان خزمەتکردنی قوتابیانە پێگەیاندنیان و بەرزکردنەوەی توانەکانیان و یارمەتیان بین کە لەو نامەتیانە کەمێک لەسەرشانیان کەم بکەینەوە لە هەر ڕوویەکەوە بێت. ئەو خولانەی بڵێن ئەو وانانی کە لەو خولانەیە ئەوترێتەوە بە درێژایی ئەو سێ مانگەی کە پشووە. ئەبێ هەموو منهەجەکە بڵێن مامۆستاکان بە خوێندکارانی تەواوەکەن یان دوای ئەوە کە خولەکە تەواوەکەن ئاستی خوێندکاران تاقیەکەنەوە بزانن کە سوودێکی باشیان وەرگرتووە. بێگومان یەکەم شت من تەواوکردن زۆر مهمە لە هەر خولێکا بێت لە مەکتەب بێت لە هەر شوێنە بێ منهەج ئەبێ تەواو بکرێ خوێندکارێکە تۆ دێ بۆ خولەکە یەکەم شت پرسیارەوە کە ئەڵێ منهەج تەواوەکەن گرنگی بە تەواوکردنی منهەجدن گرنگی بە کاتەکادن ئەمە زۆر گرنگە لە پۆلی 12 و هەروەها بۆ تاقیکردنەوە بێگومان ئێمە هەر منهەجێک کە تەواو ئەکرێت کاتێک گەشتە نیوەی بە هەمان شێوەی خوێندنگا ئێمە تاقیکردنەوەیان پێکەین و ئاسیان هەڵەسەنگێنین و پرسیارەکانیش هەوڵەدەین لەسەر وزاری ڕایان بین زۆر جار ئەو پرسیاری وزاری ساڵانی پێشوان بۆ ئێنرێتەوە و دواتر ئەوە نیە ئێمە نەتیجەیان نینەوە دائنیشتین ئەو وەرەقانە سەحێکرێتەوە هەڵەسەنگێنرێن دواتر نمرەکانیان ئەدرێتەوە ئەمە زۆر گرنگە تۆ پێشەوەی بچیتە خوێندنگا لە وەرزی هاوینە ئەم شتانە بکەی بێگومان ڕاهاتنێکی زۆر باشە تەنانەت ترست بەرامبەر تاقیکردنەوەکان هەر نامێنێ بۆی خولی سەرکەوتن هەمیشە
هەوڵماندا گرنگ بە ڕووی هەموو ڕێک و گرنگی بە خوێندکاران بدەین ئەوە شتێکێکە لەو خاڵە زۆر باشە بەدەر لە وتنەوەی ئەوانانە خوێندکار ڕائهێنن لەسەر چۆنیەتی شێوازی سعیکردن چۆن هەوڵبات چۆن کاتەکانی دابش بکات بەڵێ بێگومان ئەوە یەکێکە لە خاڵە بێزەکانی خولی سەرکەوتن کە زۆر گرنگی بەوە داوە بێگومان ئەگەر چۆ خوێندکارێک ئێمە فێری نەکەین کە چۆن کاتەکەی دابشکە ئەگەر ئێمە فێری نەکەین کە چۆن بخوێنە کە چۆن بتوانێت لەگەڵ خوێندنەکەی دەرونی خۆ مستاحکا بێگومان بەڕای من ئەو پێی ناوترێ خۆشکە کەوتت خۆت پێویستە هەم بەتایبەت پۆلی 12 پێویستە هەم گرنگی بەوانەکان بدات هەم گرنگی بەلایانی دەرونی بدات بۆیە ئێمە وەکو وتیشم پێشتر ئێمە چەندین کۆڕ و سیمینار و تەنانەت لە سەرپەرشتیارەکانیش هەمیشە لەگەڵ تەلەبەیان سەرپەرشتیارەکان و کۆتەمەخانی ژووتی خۆمان ئەزمونمان هەیە لەگەڵ تەلەبەیە خۆمان ئەزمونمان هەیە وەکو تەلەبەیەک ئێمە لە خولی سەرکەوتن بووینە ئەزانین دەرونی خوێندکار چۆنە بۆیە لەگەڵ خوێندکارە بووینە هەڵماندا هەمیشە لایانی دەرونیان بەرزکەینەوە زۆر بەخێر بێن هیوای سەرکەوتن سەرتا بۆ ئێوە و پاشان بۆ خولی سەرکەوتن و بۆ بەشداربووان یاخوازین خاتوی تابان کۆتا قسەت زۆر بە کورتی کۆتا قسە دووبار دەستخۆشی لە هەموو بەرپرس و سەرپەرشتیاران و ئەو کەساناکەن کە خۆیان بە خولی سەرکەوتنەوە ماندوو کردووە تا ئەم دەقەیە هیوای بەردەوامیان بۆ خوازین هیوادارین کۆڵ نەدەن بەردەوام بن و داوا لە خوێندکارانەکەم زۆرتر گرنگی بە خولی سەرکەوتن بدەن خاتو شەیما کۆتا قسەی جەنابەت بەمان شێوە منیشی وایە هەموو خوێندکاران سەرکەوتوو بن هەموو خوێندکاران بتوانن ئەو نمرەی ئەیانەیە بەدەستی بێنن هەموو خوێندکاران بتوانن بە شێوەیەکی باش بڕا لەسەر ئەو بدن کە بچنە چ خولێک لەسەر سپاس بۆ یەک لە بەڕێزان خاتو تابان فەریدون خاتو شەیما فەریدون زۆر بەخێر بێن هیوای سەرکەوتنتان بۆ خوازین بەڵێ خۆشەویستان پەیامنێرمان ڕاپۆرتێکی لەسەر خولی سەرکەوتن بۆ ئامادەکردوین پێکەوە بینەری ئەو ڕاپۆرتە دەبین و پاشتر دەینەوەلاتەن أعوذ بالله من الشيطان الرجيم إن الذين كفروا سواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون بسم الله الرحمن الرحيم والتين والزيتون وطور سينين وهذا البلد الأمين من أيها قول مهربان إما أكون زمني خليفاني كوم الإسلامي بيست مازاني لو درفتيك أم ضالا تساوغشانا لا ورزي مكتب تواوينا بيست مازاني لخدمتيان دابين لقد مستوى الرزانة كومالك درسي ضروري بيستيان پێشکەش بکەین دەرسەکانیش بریتینە لە قورئانی پیرۆز لە ئەرکانی مان و ئیسلام لە فێری نوێژ و منداڵی موسڵمان چی دەڵێ و ژیانی پێغەمبەران و وەرزش کۆمەڵی دەرسن لەو بابەتانە و تەلەبەکانیشمان تقریبەی 80 تەلەبەیە ڕۆژانە بەردەوامن زیاتر لە 20 مامۆستایی بەشدارە لەو خولە هاوینەی کە خزمەتی ئەم منداڵە چاوگەشانە ئەکەین ئەمە لێرە بەناوی خۆمان بەناوی خۆمرانی ئەنجومەنەوە دەستخۆشیان لێکەین خوا گەورە پاداشتیان دایتەوە بەڕاستی ئەوە زاد و زەخیرەیەکە لۆ خۆیان لۆ دنیا لۆ قیامەت کە ئامادە بووینە بێ بەرامبەر خۆبەخشانە ئەو دەرسانە بنێنەوە سوپاسی کۆمەڵی ئیسلامی دەکەم کە ئەو خولیان داناوێتەوە بۆ منداڵە چاوگەشەکان و داوا لەو منداڵە چاوگەشەکانە ژەکەین بۆ ئەوەی بێن بۆ ئەو خولە و کە پچۆکەمان بە فیرۆ نەچێت پشی هاوین وە بۆ ئەوەی فێری ڕەوشی و باشی قورئانمان بکەن و سوپاسی کۆمەڵی ئیسلامی دەکەین کە ئەم خولیان داناتەوە سوپاسی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەکەم بۆ کردنەوەی ئەم خولە جوانە بۆ فێربوونی قورئانی پیرۆز بۆ ئەو خولە زۆر باش بوو ئێمە کە ئەم پشووی هاوینمان بە فێرۆ نەچوو فێری نوێژ بووین فێری ئاداب بووین فێری ژیاننامەی پێغەمبەر بووین فێری سوپاسی مامۆستاکانیشمان دەکەین أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم
الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا قيما لينذر بأسا شديدا من لدنه ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا حسنا. ئێمە وەکو گوتمان ئێمە زۆر باسی پاک و خاوێنی دەکەین. النظافة من الإيمان پێغەمبەری خوا فەرمێ پاک و خاوێنی لە ئیمانەوەیە ئەواتە چۆن لە ئیمانەوەیە وهاش لە تەندروستەوەیە تەندروستمان بەهۆی پاک و خاوێنیەوە سەلامەت دەبێت. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين. نيجي أستر كاتا آفرين تار كاتا نيجي مغرب كنا تار كاتا. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستانم لەگەڵتانین بۆ قسەکردن لە تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ کە باسکردنە لەوەی کە بۆچی بەشێ لە گەنجانی ئێمە هاوسەرگیری ناکەن واتە ئەو کاتێک کە قەیرەی دەبێتە هەڕەشەیەکی جددی و قورس لەسەر کۆمەڵگە وە کۆمەڵگە وردەوردە بەرەو شیرازەپسان و هەڵوەشانەوە دەبا و یەکێک لەو هۆکارانی کە هەمیشە لە گەنجەکانی دەپرسی کە بۆچی وڵات بەرەو هەندەران و بەرەو منفا بەجێ دێڵن ئەوە لەگەڵەوە کە نەبوونی هەلی کار و نەبوونی بژێوی و کۆمەڵێشت هاوسەرگیری نەکردنی گەنجانیش یەکێکە لەوانەی کە گەنج ناچارە وڵاتی بۆ بەجێ بێڵێ بۆ قسەکردن لەسەر ئەو هۆکاری کە بۆچی گەنجی ئێمە لەگەڵ ئەو هەموو پێدراوە مادی و جەستەیەش کە لە بەردەسایەتی و دەتوانێت هەم بژێوی خۆی و خێزانیشی بەڕێوەبەراوە هەم خانووی هەیە زۆر جار سیارەشی هەیە بەڵام هێشتا بڕیاری هاوسەرگیری نەدا و میوانداری زۆر بەڕێز مامۆستا کامەران فەتاح ڕاهێنەر و ڕاهێنەری گەشتپێدانی مرۆیمان مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادە ئەوەی کە گەنجی ئێمە تەمەنی گەشتۆتە 35 ساڵ زیاتر و کەمتریش هەمان هاوسەرگیری نەکردو لەوە چێ لە چاو باو باپیری خۆیان کە لەوە چێ هیچیشی نەبووە بەڕێکۆنەیەکی بۆ هاوسەرگیری کردووە ئەمە ناوبنین کارەسات و هەڕەشە یا شتێکی پێرفێکت و ئاسایی بۆ کۆمەڵکە. بە ناوی خۆی گەورە میهرەبان سوپاسدانەکەم دەستان خۆش بێ بابەتێکی هەستیارە تەبعاً ئەو بابەتەیە کە بەڕاستی توانین بڵێن بنیادی کۆمەڵگەی لەسەر بنیادەنرێ و هەر کۆمەڵگەیەک بەرەو بابەتی زەواج و خێزانداری بە شێوازێکی تەندروست و گەنجەکان لە کاتی تەمەنی خۆیانە زەواج دروستکەن بەڕاستی ئەو کۆمەڵگەیە توانین بڵێن کۆمەڵگەیەکی تۆکمەیە و کۆمەڵگەیەکی پێکەوەیە واتە هەر کاتێک حاڵەتی زەواج لە ناو کۆمەڵگەیە بوو بە حاڵەتێکی ناباش واتە گەنجەکان پەنایان بۆ نەبرد گەنجەکان پەنایان بۆ زەواج نەبرد کۆمەڵگەکە وردەوردە لێک هەڵەوەشێ واتە لایەنی کۆمەڵایەتی نامێنێ یعنی کاتێککە ئەمڕۆ ئێمە باس لە هەندێک وڵاتەکەن کە لایەنی کۆمەڵایەتی لێک هەڵوەشاوە هۆکارەکەی نەبوونی زەواجە واتە خزمایەتی بنەماڵەیی کەسایەتی مناڵخستنەوە بەڕاستی ئەمانە ئەتوانین بڵێ ناوی لێ بنین کارەسات چونکە هەر کۆمەڵگەیەک وردەور لەیتر بەرەو ئەوە ئەچێ گەنجی نەمێنێ بە هۆکارەکەی دروست نەبوونی خێزانە واتە ئەو کۆمەلگانە کە ئێستا پێویستیان بەدەستی کارە پێویستیان هەلی کاریان هەیە پێویستیان بەدەستی کارە ئەو کۆمەلگانن کە بەڵێ پێشکەوتون لە ڕووی تەکنۆلۆژیەوە بەڵام لە ڕووی پێکهاتی کۆمەڵایەتیەوە شکستیان خواردووە بۆ ئێستەیلەکەی ئەمڕۆ کۆمەڵە قەیلانێک دروستە بێت لە وڵاتانەی کە دەستی کاریان زۆرە کە خێزان تێیا سەرکەوتوترە ئەمە لێرەوە دەستی کارەکە ئەگوازێتەوە بۆ ئەو وڵاتانەی کە پێکهاتی کۆمەڵایەتیان شیرازی تێکچووە کەواتە ئەتوانین بڵێن بەڕاستی لەناو کۆمەڵگەی هەر کۆمەڵگەیە کاگەر گەنجەکان پەنا بۆ بابەتی زەواج نەبن ئەو کۆمەڵگەیە لە زۆر ڕووەوە تووشی کارەسات و تووشی هەڵدێر و تووشی لادانە بێ و هەتا شیرازی خێزانەکان بەڕاستی تێگەچێت چونکە ئیتر ئێمە بمانەوە نەمانەوەیانی ئەمە سلوشتی ژیان وایە مناڵ کە گەورە ئەبێ گاتە قۆناغی گەنجێتیت پێویستی بەوەیە لەو ماڵەیان نەمێنێ پێویستی بەوەیە لەو ئەمە پێویستێکی حیاتە وەکو چۆن مرۆڤ پێویستی کاتێک کاتی ژەمە خۆراکیەکان دێن پێویستی بە خۆراکە
کە گەنجیش لەو تەمەنە پێویستی بە خێزانە ئێکە کاتێکیش خێزان دروست ناکە بۆ خۆی بێ بەگرفت بۆ خێزانە بێ بەگرفت بۆ کۆمەلگا بێ بەگرفت لە کۆتاییشە پێکهاتەی کۆمەلگا پێکهاتێکی ناتەندروستی لێ دەرئەچێ ئەتوانین بڵێن پەنانە بدن بۆ حاڵەتی زەواج و خۆهێشتنەوە حاڵەتێکی ناتەندروستە بۆ کۆمەلگا. ئەم دواکەوتنی هاوسەرگیریە یان نەکردنی یان ئەنجام نەدانی زەواج هۆکارەکەی زیاتر بەڕێزە بۆ کچانی ئەگەڕێنیتەوە یان بۆ کوڕان کە ئەوەیە ئەبینین زۆربەی کوڕان اختیارێکی زۆریان لەبەردەسە کە لە ڕێی تۆڕە کۆمەڵاتیەکانە لە ڕێی مەسنجەرەوە بێت کە بەردەوام پەیوەندێکی زۆریان لەگەڵ چەندەها کچەیە کە ئەمەش ناتوانێت دوجار بڕیار با اختیارێک با کە لەناو ئەم هەموو کچەیە کامیان هەڵبژێرێت ئەمەش هۆکارێکی سەرەکی نییە بۆ ئەوەی کە زەواج دوا بکەوێت خۆی ئەوە گرفتێکی سەرەکیە بەڕاستی ئێمە توانین بڵێن لە قۆناغێ لە قۆناغەکانەوەکو کال باسی کرد بەوەی کە لە قۆناغی ڕابردوو خێزان ئاسان بوو لەبەرەوەی فعلەن یعنی اختیارەکان کەم بوون جاکاورە هەر گوندەکەی خۆی اختیارەکان یەکەم اختیارەکان کەم بوون دووهەم بەڕاستی دروستکردنی خێزان زۆر ئاسان بوو ینی دروستکردنی خێزان زۆر ئاسان بوو بەڵام ئێستا فعلەن ینی ئێمە ناتوانین بە دقیقی بڵێن کامە خەتای ڕەگەزی نیە لە یا خەتای ڕەگەزی مەیە من پێم وایە بەڕاستی خەتا لە هەردوو لاوە هەیە بەڵام پێم وایە زیاتر ڕەگەزی نێر لەوە تاوانبارە بەوەی کە پەنا بۆ اختیاری زۆرە بە پەنا بۆ اختیاری زۆرە بە مرۆڤ سروشتی وایە بەڕاستی کاتێک کە پەنای بۆ اختیاری زۆر برد زوعفی بەرامبەرەکانی زۆر زوو دەست ئەکەوێت ئەو کاتێکش کە زوعفی لایەنی بەرامبەری می دەستکەوت ئەو کاتە ترسی لە زەواج بۆ دروسە بێ ترسی لە زەواج بۆ دروسە بێ ئافرەتانیش بەڕاستی گەنجانی کچان لەوە ئەوانش تاوانبارن بەوەی کە هەندێکیان بەڕاستی زوو نهێنیەکانیان باس ئەکەن زوو داواکاریەکانیان باس ئەکەن زوو تەڵەبیاتەکانیان باس ئەکەن یعنی هێشتا هیچ شتێک لە بابەتەکە ڕووی نەیەوە باس لە بابەتی خێزان و دروستبوون و با بڵین ئایندە و ینی هەموو شتێک ئەخاتە هاڵێ هەموو شتەکانی خاتە ناو ساحەوە ترس تا چەند هۆکارە بۆ ئەوەی کە زەواج نەکرێت خۆی لە قۆناغەکان فەرقی هەیە ینی قۆناغەکان فەرقی هەیە بۆ نمونە لە قۆناغی 35 کە ئەوەی بەڕێستان باسەکەن 35 بۆ 40 ترس زۆر کاریگەریەکی سەرەکی هەیە بەڵام کەمتر لە ناو گەنجانە ئەم ترسە بۆچی تاکی ئێمە بگاتە 35 و 40 یان ئەمە شتێکی ناتەندروست و خراپ نییە ینی گەنجی ئێمە بگاتە لە کاتێکا لە 40 ساڵیا پێویستە منداڵەکەی بڕوایی شکاری بۆ بکە بەڵێ ئێخۆ فعلەن ینی بەس کێش ئێمە باسەکەمان لە باسی 35 بۆ 40ەکەیە بۆیە من بەڕاستی زیاتر تەرکیزم خستە سەر ئەوە بەڵام لە کۆتاییە فعلەن ینی قسەکەی شەیداخانە بەوەی کە اختیارەکان زۆرن خاڵێک بەڕاستی ئەمە خاڵێک ئێمە ناتوانین ینی بڵێن هەموو خاڵەکان هەر ئەوەیە زۆری اختیاراتەکانە بەشێکی بەڕاستی دەستکورتی گەنجەکانی ئێمە ئەمڕۆیە دەستکورتی و ژیان لە ئایندەیە ئەمە بەڕاستی خۆی بۆ خۆی گرفتێکی سەرەکی دروست نەکردنی خێزانە گەنجی ئەمڕۆ لە ئایندەیە ئەژی یعنی گەنجی ئەمڕۆ بەوەی کە ئێستا ئەوێ خێزانێکی هەبێ خانوویەکی هەبێ ئۆتۆمبیلێکی هەبێ مەعیشەتێکی باشی هەبێ یعنی ئەم شتانە بەڕاستی ئەمانە لە ئایندە ئەکرێ دروستیکەی بەس ئەو ئێستا ئەوێ ئێستا ئەوێ ینی ئەمە خۆ خراپ نییە مرۆڤ ئەگەر بیکاتە لەوەی لە ئایندە ئەم شتانە هەبێ بەس خۆ ئێستا ئایندە نییە ئێستا خێزانەکە دروست نەبوو ئەو ترسەی کە شەیدا ئاماژەی پێکرد ینی فەیلسوفانێکی زۆری وەکو بەرناتشۆ و شۆپنهاوەر و ژان پۆڵ سارتر و تەنانەت جۆرج واشنتۆنیش بە ترس و شتێکی زۆر خەتەرەوە باسی هاوسەرگیریەکەن پێیان وایە هاوسەرگیری ئیتر قەفەزێکە نەگوە بۆ کەژاوەیەکی زێڕین بەڵکو قەفەزێکە بۆ دیلکردنی مرۆڤ لە بەرامبەر ئێمە لە کۆمەڵگەیەکی مسلمانان دەیان فەرموودە و هەر بەسەراتی خۆمان باز لە فەرموودە بین لە کۆمەڵگەی خۆمان خەڵک دەڵێ زەواجم کردو بوومەتە خاوەن ینی ئەڵێن کە ئەڵێن ژن و ماڵ کورد کە زۆر جوانی تۆ ژن بێنە اینجا ماڵیشت بۆ بێ ئەم هەموو ئەزمونە جوانەی خۆمان هەیە لە دەوڵەمەند بوون لە خبوون بە خاوەن سەیارە لە بوون بە خاوەن مناڵ بۆچی ئێمە کارگوتینە ژێر کاریگەری ئەو ترسوەهمەی کە کۆمەڵێ لە فەیلسوفە ڕەشبینەکان هەیەە بەڵام کاریگەر نین هەم بە فەرمودەکانی پێغەمبەری خوا هەم بەو ئەزمونەی کە من و تۆ با و باپیرمان هەیە بۆ لەوەی کە دەستیان چۆ بەناو خێر و کرانەوەیەکی زۆری مادیشیان بۆ هاتۆتە پێش خۆی ئێمە بێ بەڕاستی بیر لەوە بکەینەوە ئەم فەیلسوفانەی بەڕێست باسەکەی لە چ تەمەنێکەوە قەناعەتیان بۆ دروست بووە چونکە زۆرێ لەو قەناعەتانەی کە بوون مرۆڤ دروستە بێ پەیوەستە بە خودی مرۆڤەکە خۆیەوە ئێمە ناتوانین ینی بڵێن ئێستا لە چ تەمەنێکە بەڵام من پێم وایە زۆربەی ئەو قەناعەتانەی کە دروستە بێ لە تەمەنی 35 بەرەو ژوورەوەیە چونکە لەو تەمەنەیە زیاتر مرۆڤ پێی وایەکەوێتە قەفەزێکەوە
لە تەمەنی گەنجێتیا ئەو قەفەسە کەمترە. ئەو قەفەسە کەمترە لە تەمەنی گەنجێتیا، چونکە لە تەمەنی گەنجێتیا گەنج هەمیشە خەیاڵەکە لەگەڵ خێزانەکەیە، خێزانە دروستکە و قۆڵکا بۆ قۆڵیا بچێ بۆ ئەوروپا و بچێ بۆ تورکیا و بچێ بۆ ئێران و پیاسە بکە. بەڵام کاتێکە گاتە تەمەنی 35 بۆ 40 ئەم پێی وایە با لە بەرپرسیارەتەکانی ژیان جارێ خۆ من تا ئێستا تا 35 نم نهێناوە، بەڵام با تۆزێ چێژ لە ژیان ببینم سەفەر و گەشت و بۆ خۆم تووشی ئەو کۆت و بەندە بکەم، چونکە مرۆڤ زیاتر ئەو کۆت و بەندە بەڕاستی لەو تەمەنی 35 بۆ 40 ئەم قەنەعەتەی بۆ دروستە بێ کە پێی وا بێ کە ئەمە خێزان خۆی بۆ خۆی کۆت و بەندێکە، ئەمەش چۆن بۆی دروستە بێ بەشێکی قەنەعەتی خۆیەتی. بەشێکی بەڕاستی ئەوەیە ئەم جۆرە مرۆڤانە ئەم جۆرە گەنجانە ئەتوانین بڵێن هەتا ئەم تەمەنەش هەر گەنجەکەن هاوتەمەنەکانی خۆیان هەمویان ژنیان هێناوە، زۆرینەی ژنیان هێناوە، زۆرین خێزانیان دروست کردووە. کاریگەری سلبی لەسەر ئەم دروستە بێ بەوەی کە سیرەکە بیرەکاتەوە کە ئەمان ناتوان گەشتێ بکەن، هەر کاتێک کە ئەوێ لەگەڵیان بچێ بۆ شوێنێ ینی ئەوان ئازاد نین وەک ئەم، بۆیە سیرەکەی ئەمیش لایەنە سلبیەکەی وەرەگرێ. ئەمیش پێی وایە بەڕاستی ئەگەر خێزان دروستکە ئەکرێتە کۆت و بەندە بێ، ئەکرێتە چوارچێوەی گوێڕایاڵیەوە بەڕاستی ئەوە مناڵەکەی نەخۆشە ئەوە چی، یعنی تر ئەم ئەفکارانە بەڕاستی بۆ ئەم جۆرە کەسانە دێت، ینی بوای لێ دێ ئیتر ئەم کۆت و بەندە بێ، لایەنە ئیجابەکەی بیر ناکاتەوە کە ئەمە بەڕاستی خێزانێکی هەیە کە مەحساباتێکی تایبەتی هەیە لە ناو کۆمەڵگەیە کە ئێستا زۆر شت هەیە ئەوان هەیەە ئەمنیەتی، ئەم تەنها لایەنە چی عقڵێتەکەی بیرەکاتەوە، لایەنە عقڵەکەی هەان چۆن بڵێ مرۆڤ کە گەشتە لایەنی 35 بۆ 40 ساڵ لایەنی غەریزەیەکەی چی زاڵە بێ بەسەریا، لایەنی عقلانیەتەکەی زیاتر زاڵە بێ بەسەریا. دەی مرۆڤ ئەگەر بەڕاستی بە لایەنی عقلانیەت زۆر بیر لە دروستکردنی خێزان بکاتەوە قورسە بۆ خێزان دروستکات. بەڵام مامۆستا بوو باز لەوەش دەکرێت کە گەنج تەمەنی گەیشتە 30 بۆ 35 ساڵی تا 40 لە بڕیاردانە ناتوانێت قەلەقە بێت، دوجار زۆر بە قورسی ئەتوانێت بڕیار با بۆ زەواج. خۆ هەر فعلەن ینی کاتێککە پێی وایە کۆتوبەندە، کاتێککە پێی وایە ئازادیەکانی کۆنتترۆڵەکە بڕیاری پێنادرێ، بەڕاستی بڕیاری پێنادرێ. حتمما بۆ نمونە لەم تەمەنەژە ئیختیاراتەکان زیاتر ئەبن وەک لەوەی لە تەمەنێکی گەنجیا، چونکە لە تەمەنی گەنجیا لە گەنجا زووتر ئەتوانی ئافرەتێک دیاریکە. بۆ زووتر ئەتوانێت ئافرەتێک دیاریکە لەبەر ئەوەی زیاتر ئافرەتەکە ئەبینێ وەک لە چواردەوری ئافرەتەکە. بەڵام کاتێک کە تەمەنی ئەگاتە 35 بۆ 40 ساڵی ئەلەمەیە تەنها ئافرەتەکە ئەبینێ بەشێکی بەشێکی بەڵام بەشێکی کەشی خێزانەکەی چێن لە چ بنە ماڵەیەکن، ئایا هاوشانی خۆیەتی ئەها زۆر جاسیرێکی لێرەیە کێشەی بۆ دروستە بێ بەڕاستی ئەم کەسێک کە لەو تەمەنایە. بۆ نمونە کاتێکە ئەگاتە تەمەنێک 30 بۆ نمونە 30 بەرەو ژوور کە بڕیاری بۆ نادرێ، بڕیارەکە بۆ وەی نادرێت ئەها ئەڵێ لە نێوانی دوو شتا گیر ئەخوا، لە نێوانی ئەوەی کە ئافرەتێک بێنێ لە تەمەنی خۆیان بێ. بۆ نمونە گەنجێکە کوڕێکە ئەوێ زەواجکە لە 30 بەرەو ژوور لە 35 بەرەو ژوور ئەوێ ئایا تەمەنێکی هاوتەمەنی خۆی بێنێ، پێی وایە ئەم ئافرەتێکی عاقڵە دامەزراوە ماڵکەرە چییە بەڵام لەو لاشەوە بیرەکاتەوە بەڕاستی نەوەڵا ئەم پێویستە وەکو هاوڕەکانی بێ. بینینی ئەو هەموو ڕێژەی تەلاقە ئێستا بۆ منە زۆر جا قوتابیڵێ بۆچی بخوێنم کە تاعین نابم، کە سەرۆکی حکوومەتەکەم لە هۆڵی خوێند تاقیکردنەوەی یەکەمی وەزاری ئاڵێ هەر لە ئێستەوە بە تەمای تاعینبوون نەبن کە ناومێدێکی لە دروزە بێ. ئەم هەموو ڕێژەی تەلاقە ڕۆژانە کوڕ و کچە گەنجەکانمان لە تەمەنی 1 ساڵی 2 ساڵی زەواجیانە ڕووەکەنە دادگاکە بۆ نووسینی عەقدی هەڵوەشانەوەی عەقدی هاوسەرگیریان تا چەند وای کردووە قەیرەیی و هاوسەرگیری نەکردن ئەوە پەرەبسێنێ و زیاد بێ. خۆی گرفتێک هەیە بەڕاستی لە ژیانی خێزانداریە کە گەنج هەستی پێ ناکە، بەوەی کە ژیانی خێزانداری ئەو جیهانە ئەفسوناویە پێش زەواج نییە، ئەو جیهانە ئەفسوناویەی پێش زەواج نییە. ژیانی خێزانداری بەرپرسیارەتیە، ژیانی خێزانداری بەرپرسیارەتیە. مادەم بەرپرسیارەتیە حتمما گرفت و مەشاکیل و کێشە لە ناو خێزانە دروستە بێ. بەڵام لە دەرەوەی جیهانی خێزانی کاتێککە کوڕقچی قسە لەگەڵ یەکاکەن جیهانێکی ئەفساوی ئەفساناوی بۆ خۆیان دروستەکەن و بۆ یەکتری دروستەکەن بەوەی کە پەنا بۆ وشە جوانەکانە بن، پەنا بۆ وشە جوانەکانە بن، پەنا بۆ وشانە ئەبن کە پێکیانەوە گرێ بدا. بەڵام کاتێک کە خێزان دروستەکەن ئەم دوو کەسە ئەو جیهانە ئەفسوناویەی جاران
جارجارە نامێنێ چکە بۆ لەبەرەوەی کاتێک کە پیاوەکە تووشی هەڵەیەکە بێ ئافرەتەکە ئێوە بۆی ڕاستکاتەوە کاتێک کە ئافرەتەکە تووشی هەڵەیە بێ پیاوەکە ئێوە بۆی ڕاستکاتەوە ئەوان قەنەعەتیان وایە مادەم پێشتر جیهانێکی ئەفسوناویان هەبووە و هەمووی وشە جوانەکان بووە ئێستش لە کاتی زەواجیشە ئەبێ هەموو ئەو خۆشی و جیهانە هەر هەیان بێ بەڵام بەڕاستی لە کاتی دروستکردنی خێزانداریە ئەو جیهانە ئەفسوناویە ئەکرێ هەبێ بەڵام لەگەڵ بوونی گرفتەکانە چونکە ژیان کەیمان نای تەواوەتی ئەدات کەیمان نای تەواوەتی ئەدا کە ئازار و چێژی تیابێ کە ئازار و چێژی تیابێ دەی لەناو جیهانی خێزانە هەردووشانی تایە بەڵام لە جیهانی دەرەوەی خێزانی و دەستگیرانداری و هێشتا دروست نەبوونی خێزان لە ناو گەنجەکانە تەنها جیهانە ئەفسونایەکی تێ بۆیە لەگەڵ گۆڕانی ئەم قۆناغەیە لەگەڵ گۆڕانکاری ئەم قۆناغەیە سیرەکەی وردە ئیتر گرفت دروستە بۆ نمونە کاتێکە گەنجێ لەگەڵ ئافرەتێکا قسەکە ئەڵە من هەموو حیاتم بۆ تۆ داانێم بەڵام کاتێک کە ئەم گەنجە دێتە ناو جیهانی خێزانداریەوە سیرەکە لە هەندێک حاڵەتە ئەم کوڕە زیاتر هەندێک جا بەگوێی دایکێکە بەگوێی باوکێکە بەگوێی کۆمەلگاکەیەکە بۆن منە وابەستەی کۆمەڵێ ڕێسا و یاسای خێزانیە بۆیە سیرکی ئەم ئافرەتە پێی وایە ئەبێ هەتا قیامەت هەبێ هەتا ئەم خێزاندانە هەر بۆ ئەم بێ نا کاتێککە دروست خێزان دروستەکە بۆ خەڵکی تریشە بەڵام لێرە فەنێک هەیە بەوەی کە ئەی ئەم گەنجانە چون لە ناو خێزانەکەیان بتوانن لەگەڵ بوونی کێشەکەشە جیهانە ئەفسونایەکە خۆشیان دروستکەن گەنجان ئەلەمەیە کێشیان زۆر باشە مامۆستا کەواتە بەکارهێنانی ئینتەرنێت بەتایبەت تۆڕە کۆمەڵایەتەکان کە ئەمەش هۆکارێکن وەک بەڕێزیشت کە ئاماژەت پێەیە کە کوڕ کچێک پەیوەندیەک دروستەکەن دوجار پاش ماوەیەک ئەوەندە لەم ژیان ئەفسوناویە ئەمێنەوە ئەوەندە شتەکانیان دووبارە ئەبێتەوە لە یەکتر ڕاکەن ئەمەش دووبارە هۆکارێک نییە بۆ ئەوەی کە زەواج نەکەن خۆی بابەتی ئەنتەرنێت و با بڵێن تۆڕە کۆمەڵایەتەکان و ئیعلام بەڕاستی کاریگەریەکی سلبی هەیە لەسەر دروستنەکردنی خێزان چونکە بە هەردوو لایەنەکەیە بەڕاستی عادەتەن ئەو کەسانەی کە سەیری تۆڕە کۆمەڵایەتەکانەکەن لە قۆناغەکە زیاتر بەلای ئەو بابەتانەڕۆ کە غەرایزەکانە نەجوڵێنێ چونکە عادەتەن مرۆڤ کە لە ئیعلام هەر لایەنی غەریزەی مرۆڤەکان چونکە وێنەیەک نیشانەدا چونکە وێنەش لایەنی مناڵەتی مرۆڤ گەشە پێ ئەدا یعنی ئیعلام وێنەکان عەقڵی مرۆڤ گەشە پێ نادا وێنەکان لایەنی مناڵێتی چونکە ئەڵێ لە جەستەی مرۆڤەکانە مناڵێک هەیە ئەم مناڵە تەنها وێنەکانە بینێ دەی ئەو وێنەیە کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەبینرێ ئەو وێنەیە جیاوازە لە وێنە واقعەکە لە وێنە واقعەکە بۆیە سیرەکەی ترسێک ڕوو ئەدا لە چی ترسێک ڕوو ئەدا لەم گەنجانە یعنی هەموو ئەو کوڕ هەموو ئەو ئافرەتانە ئەبینن لە تۆڕە کۆمەڵایەتەکانە کە کارە ساتێکیان بەسەرادێ بە هەمان شێوە کچان ئەو هەموو ئەو کوڕانە ئەبینن لە تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەلێرە بێمتمانەی دروستە بێ بەڕاستی بێمتمانەی دروستە بێ لە اختیارات زۆرەکانە یعنی گەنجێک لە تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەتوانێت عیلاقە ببەسێ لەگەڵ کۆمەڵێ ڕەگەزی بەرامبەریا دەی کاتێک کە عیلاقە لەگەڵ ئەم ڕەگەزانی بەرامبەریا ئەبەسێ بێمتمانەی دروستە بێت چونکە زۆرێکیان بۆ بەتاڵکردنەوەی غەرائیزەکانی خۆیانە یە کاتێکیش کە ئەم بابەتە دروستە بێ ئەو کاتە لایەنە حەقیقەتەکەی خێزان لایەنە حەقیقەتەکەی خێزان ئەمیش هەر لە تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەبینێ ئەو هەموو مەشاکیلەی کە لە خێزانە هەیە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بینێ بۆ نمونە ئەبینێ ئەو هەموو خێزان لە یەک جیابوونەتەوە کاتێک کە ئەبینە هەموو خێزان لە یەک جیابوونەتەوە ئەم لێرەیە ترسێک دای ئەگرێ ئەم لێرەیە ترسێک دای ئەگرێ لە چی لە ئایندەی خۆی بۆیە ئەمە کاریگەری لەسەر چی دروستە بێ لەسەر وێنەیەک لای ئەم گەنجە دروستە بێ کە ئەم پێی وایە ئەگە بکرێتە ناو جیهانی خێزانیەوە لە ناو جیهانی خێزانیە بەڕاستی کۆتوبەند دەکرێ بەڕاستی ناتوانێت سەرکەوتوو بێ چکە بەشێکی بەڕاستی کە گەنجەکان ناتوان خێزان دروستکەن بەوەی کە پێیان وایە ئەمان ناتوان سەرکەوتوو بن لە بابەتی خێزانداریە چکە ئەو هەموو تەڵەبیات و داواکاری کە لە عیلاقاتی لەگەڵ لە تۆڕە کۆمەڵایەتەکانە باز ئەکرێ لە ئیعلام باز ئەکرێ کە هاوڕێکانیان باس ئەکرێ ئەم پێیوە ئەم بابەتە ئەم هەموو داواکاری و تەڵەباتە لەسەر ئەم دروست نابێ بەڕاستی و بەشێکیشی شەرنی هەر ئەمە بێ بەشێکی پاری نییە بەشێکی پارەی نییە تەڵەبیاتی ڕەگەزی بەرامبەرە بەشێکیشی ببوورە مامۆستا ئافرەتێکیانەوێت کە موچەی هەبێت موچە خۆر بێت بەشێکی زۆربەی گەنجانیش بە دوای ئەوەیە ئەگەڕێن ئەبێ ئەو ئافرەتێک کە دەستنیشانی ئەەکەن موچەی هەبێت خۆی فعلەن یعنی ئەمە بەشێکێتی ناتوانین هەمووی بڵێن بەڕاستی چونکە بەشێکی ئەوەی کە ترس لە ژیان
وای کردووە کە پێی وایە کام ئافرەتە موچەی هەبێ ئەوە بۆ خۆی شتێکی باشە بەس من بە بۆچوونی منوە ئەزانم ئەگەر بێت و کوڕێک کچێکی بەدڵ بێ یا کچێ کوڕێکی بەدڵ بێ ینی بە تەواوی بە یەکتریان بەدڵ بێ ئەمە ئەبێتە شتێکی لاوەشی بەڵام گرفتەکەی ئێمە لێرە ئەمەیە گرفتەکەی لێرە ئەمە کوڕان و کچان یەکتریان پەیوەست کردووە بە کۆمەڵە تەڵەبیاتەوە ئەواتە کاتێکە زەواج دروستە بێ شخصەکەی ناوێ وەکو خودی شخصەکە بەڵکو کۆمەڵی حاشیەی ئەوێ کۆمەڵی حاشیەی شخصەکەی ئەوێ بۆیە لە دراماکان تەمسیلێکی زۆر جوانەکەن کوڕێک پۆشتە و شیک پۆش و جوان و عەتر و بۆینباخ بە لێگزێکەوە بە سیارەیەکی جوانەوە دێتەوە نێو فێلایەکی سەوز هەمووی سنۆبەر هەمووی گۆڵ و خانمەکەشی لە ماڵەوە بۆنی عاتر و نازانم کۆمەڵی خۆڕازاندنەوە و پرچی جوان و ئەوەی کە پێی بڵێ تر ئەتوانین بڵێن لە 100% پێرفێکت و ڕازاوەیە ئەمە تا چەند کاریگەری هەبووە کە تاکی ئێمە هەمیشە دەیەوێت ئاوا ڕۆمانسیانە ئەوە بە جلوبەرگی جوان هیچ کاتێ بۆنی پیاز و چێشت و ئەم شتانەی لێوەنێت تەنها بۆنی عاتر و گوڵاو ئەو شتانەی لێوە بێ ئەمە هیچ کاریگەریەکی هەبوو بە تایبەت زنجیرە دراماکان ئەوەی کە لە کەلتوری وڵاتانی ترەوە وەرئەگەڕێن لەسەر زمانی کوردی خۆی مشکلەی ئێمە بەڕاستی هەمومان ئەوەیە تو هەر لەلایەنە زەواجەکەش باسی نەکەین لە هەموو شتێکە ئێمە ژیان لە ناو ڤیدۆکان ئابینین ژیان لە ناو ئیعلام ئابینین ژیان لە ناو ئەوە ئەبینین کە ئەی بینین یعنی کاتێککە کەسێک بێتە کەسێکی سیاسی خەڵکی کۆمەلگا هەمووی ژیان لە ئیعلامەکە ئابینن ینی کۆمەلگەی عام بە گشتی با بڵێن کاریگەری ئەولەمە کە ئەمڕۆ هاڵێ باز لە باسی ئەولەمە ئەکرێ کاریگەریەکەی ئەمە دروستە بێت لەسەر مرۆڤەکان کە وێنەکان ژیان لە ناو وێنەکانە ئەبینن ژیان لە ناو ڤیدۆکانە ئەبینن بەڵام لێرە گرفتێک هەیە بەڕاستی کاتێککە باز لە درامایەگەکرێ ئەوەی کە جەنابەت باسی کرد خۆی قۆزەکات تەرتیبات و بە قسەی جوان و بەها بە وشەی جوان یەکتری باکەن لێرە ئەم جۆرە مرۆڤانە بیر لەوە ناکەنەوە با ئێمە ژیانمان وەک ئەوە لێ بکەین بیر لەوە کاتە ئەڵێ چی ئەڵێ بۆ ئەوان ژیانیان وایە بۆ ئێمە وانە لەبری ئەوەی بڵێ ئێمەش با ژیانمان وا لێ بکەین بۆ منە کاتێکە لە درامایەکە ژن و پیاوێک بە قسەی خۆشوەها بە قسەی جوان و ڕۆماسیان قسە لەگەڵ یەکاکەن یەکسەر لە ماڵەوە ژن و پیاوێک دانیشتون ژنەکە بە پیاغڵێ ئەها خەمتە تۆ ئاوای پیاغ ئەرەوەڵا خەمتە نەخێنانە تۆ وایکەی تۆ لە ماڵەوە یعنی ئەمان لە بری ئەوەی کە بێن جا باشە ئێمەش ناتوانین ئەوان بکەین خۆ ئەمە فلیمێکە ئێمە ئەتوانین بەڕاستیتی بکەین زۆر باشە ماوەسە کامەران زۆر بە کورتی لەبەری کاتی بەرنامەکەمان تەواو بوو ئەمە کۆتا پرسیارە گەنجێکی قەیرە لەوە چێ بڵێ من مەترسی ماڵپێکەوە نان و مەترسی پەروەردەکردنی مناڵ و مەترسی بەرفراوانبوونی پەیوەندیە کۆمەڵاتەکان لەگەڵ ماڵە خەزوران زۆر شتی دیکەم لە کۆڵ بۆتەوە بەوەی کە زەواجم نەکردووە من و تۆیە کە سەیری کۆمەلگایەکەین مەترسی و زیانەکان یا کاریگەری شوێنەواری قەیرەیی و زەواج نەکردن لە کۆمەلگا چییە و چۆن بەجێڵێ بەڵام زۆر بە کورتی وەڵام بیتەوە دروست نەبوونی خێزان بە تایبەتی لەو تەمەنایە بەڕاستی بۆ تاکەکان زیانێکی هەیە کە ئەم تاکانە هەمیشە لە کۆمەلگای خۆیان بە کەم و کورتە بینن پێیان وایە لە ناو کۆمەلگایە پێداویستێکی ئەم پێداویستی ئەمان لێ بێبەش بوون ئەوە پاشان زیانیشی بۆ کۆمەلگە ئەوەیە بەڕاستی وردە کۆمەلگە بەرەو ئینقرازە چێواتە بەرەو ئەوە چێکە نەوەکەم بێتەوە و پاشان کۆمەلگە بەڕاستی کێشە و مەشاکیلی بۆ دروستە بێت چونکە عادەتەن وردە مرۆڤ لە تەمەنی خۆیان لە تەمەن و هاوتەمەنی خۆی دواکەوت کێشە دروستەکە هەروەکو چۆن با بڵێن کەسێک پێویستیاتێکی هەیە ئەگەر ئەو پێویستیاتی بۆ دابین نەکرێ گرفت دروستەکە واتوانین بڵێن لە کۆتاییە گەنجەکان ئەو کەسانی کە تەمەنێکیان ڕۆشتووە هەوڵ بدەن ینی بگەڕێنەوە بۆ خۆیان هەوڵ بڕن بگەڕێنەوە بۆ خۆیان واز لە ژیانی خەڵکی بێنن خۆیان لە ژیانی بەرامبەرەکانیان نەبینن بەڵکو بگەڕێنەوە بۆ ژیانی خۆیان من پێم وایە ئەگەر ئەم خەڵکانی کە ئەم تەمەنیان گەشونەتە ئەم تەمەنە بگەڕێنەوە بۆ ژیانی خۆیان و بیرێک لە خۆیان بکەنەوە بیرێک لە ئایندەی خۆیان بکەنەوە ئەتوان زۆر بە ئاسانی سەرنجام لە ڕووی ئاسایشی نەتەوەی شەوە ڕێژەی کورد زۆر بەرەو داڕوخان و بەرەو کەمونەوە چێ و ئەوەی کە پێگوتێ عەرەب و وڵاتی کورداگیرەکە بەرەو حتمەن ئەوە مەترسیەکە کە ئەمڕۆ مەترسیەکی با بڵێن وەچەخستنەوەیە کە ئەمڕۆ هەم وڵاتانی ئەوروپی و لە وڵاتانی شەرقە ترسن و هەم بەڕاستی کوردیش بۆتە مەترسیەکە بەڕێز کامەران فەتاح ڕایەنەری گەشت پێدایم زۆر سپاس بۆ ڕێنمایی و بۆ قسەکان زۆر بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست پەیامنەرمان هۆشیار محەممەد لە قەزای شارە زورەوە ڕاپۆرتێکی بۆ ئامادە کردوین لەسەر دەستڕەنگینی خانمێک فەرمونون با پێکەوە بینەری بین.
ناوم باخچە هادیە بەشی کۆمەڵناسی زانکۆی سلێمانی تەواو کردووە ماوەی 4 ساڵە ئیشی چنین و درومانەکەم بەس ماوەی ساڵێکە وەک پیشەم لێ کردووە سەرەتا وەک حەزێک دەسم پێ کرد بەڵام ئێستا بۆتە پیشەیەکی ڕۆژانی خۆم ئێستا ئەلحەمدولیلا کە توانم بەهۆی ئەم کارەوە ڕەنجی چەند ساڵی دانەمەزراندنم تۆزە لەبیر بەمەوە هەرچەنە بە تەواویش لەبیر نابێت چونکە هەموو کەسێک کاتی ئەخوێنە حەزەکات دامەزرێت حەزەکات لەو بوارێک کە تەواوی کردووە خزمەتێ بگەینێ بە خەڵک و وڵاتەکەی بەڵام ئێستاش ئەلحەمدولیلا ڕازیم بەم کاری خۆم ئەمە مێخەکە پێڵێن مێخێکی گوڵ یعنی بە شێوی گوڵ دروستەکرێت شێوازی جیاوازە جاران مێخەک هەر بە شێوە ئاسایەکی جاران بوو بەڵام ئێستا دیزاین و شێوازی گۆڕێت ئەمە یەکێکە لەو دیزاینانەیسا زۆر مۆدێلەتی زۆر گەنجانیش حەزیان پێێتی و بەکارێنن و ئەو کەسانشی کە مێخەک بەکارێنن زۆر جار مێخەک کاوادای ئەنی وشکە بێت و بۆنەکەی نامێنێت بۆ ئەوی بۆنەکەی بە تەواوەتی بمێنێت و پێویستەکە یەک تۆستەر بکرێت و لەناو زەرفێکە هەڵگیرێ هەر کاتێک بەکارت هێنات لەناو زەرفەکە دەری بێنیت و بەکاربیێنی بۆ شوێنەکە ئەتەوێت چنینی بە زەنگیانە و پولەکە و مورووەکە لە ئەکسسواراتەکانە ئیتر بە پێی جۆری ئەکسسوارات کە من بەکارێنم ئەی گۆڕم تر هەر جۆرە ئەکسسواراتی بە مێشکمان بێ یان بیرۆکی بە مێشکمان بێ ئەو شتانە بەکارێنم بەس لە هەموو کارێکمان زۆربەی لە کارەکەمە سوف شیلی لە بەکارێنم تاکو جێگیریەک و تون و تۆڵێک بە ئیشەکەم بدات تا ئەو کەسێکی کە ئیکڕە بتوانێت چەند جار ئەو ئیشە بەکار بێنێتەوە توانم بڵێم ماڵەوە زۆر هاوکارم من چونکە گەر ماڵ هاوکارت نەبێت و ناتوانانی زۆر جار ئیشەکان بەردەوامی پێ بکەیت ئەلحەمدولیلا ماڵەوە زۆر پشتگیریکەرم بوون ئەتوانم بڵێم 100% هاوکار من یارمەتی دەرمن بە تایبەتی خوشکە بچووکەکەم خوشە گەورەکەم و دایکم زۆر هاوکاریکەری منن تەوەری سێم و کۆتایی بەرنامەکەمان تەندروستی ئەوەیە و هەروەها فریاگوزاری و ڕێنمایی سەرەتاییە بۆ حاڵەتەکانی شکاوی کە ڕۆژانە هەر لە منداڵێکەوە تا پیرێک زۆر جابەوەی بەریەکەوتن یا پیاکێشان یا کەوتنە خوارەوەی تەنێک بەسەر ئێسک و جەستەی مرۆڤەکاندا مرۆڤ تووشی شکاوی دەبێت بەڕێز هاوڕێ ساڵح وەگەمیشە قسەی و زانیاری زیاترمان لەوبارە بۆ کە کاک هاوڕێ زۆر بەخێر و سوپاس بۆ زۆر بەخێر بێ پێمان بڵێ سەرتا بزانین چەند جۆر شکاوی هەیە و ئەو ئێسکانەی کە ئەشکێن کامیان زۆر خطوڕەتی زیاترە وەکو مل قەفەزەی سنگ کلەی سەر طبعا بەسمانە پزیشکەکە وشەی فراکچەری پێوترێواتە بڵێن شکانی هەر ئێسکێک یان هەشتێکی ڕقامە بەمانە عامەکەی وەزایت نەگە ئێمە بەعام بڵێن پۆلێنی بکەین دوو جۆری سەرەکیمان هەیە شکاویمان هەیە کراوەیە شکاویمان هەیە داخراوە مە بەسمان چیە لەمە شکاوی کراوە ئەوەیە کە تۆ ئەو ئێسکە پێستەکی بڕێ و هاتوت دەرەوە ئەخە زۆر لە کاتی ڕوودا و حەلیسە قورسەکانە ئەبینین ئێستی کەسێک هاتوت دەرەوە ئەمە چییە ئەمە پێوتە شکاوی کراوە و لەگەڵیش خوێنبەربوونی هەم شکاو هەم خوێنبەربوونیشیە لەمە حاڵتە وەزایدان شکاویمان هەیە داخراوە داخراو چییە لەناو پێسی ئینسانانی ئێسەکە نەهاتوە دەرەوە لە شوێنی خۆی شکاوە یان لە شوێنی خۆی بۆ منە جوڵاوە بۆن منە ئەوەی کە تاوان جۆری کراوەکەیە تۆ بێ لەما حاڵتە کۆنتترۆلی خوێنبەربوونەکەش بکەی و لە هەمە حاڵتە شکایەکەش جێگیر بکەی ئەگەر ئەمە بۆ بینەران ڕوون بێ کە ئەمە بۆیە هێناوە تاوان ئەمە خۆی لە خەستخانەکانە شتێکی تایبەت پێێتە سپلینت سپلینت چییە واتە جێگیرکەرە ئەم جێگیرکەرە
طبعا یەکێک لە هەرە پۆینتە مهمەکان لە کاتی فریاگوزاری سەرەتاییە بۆ شکان ئەوەیە کە تۆ ئەو پەلەی کە هەیە جێگیریکەی نەیەڵی لەوە زیاتر بجوڵێ چکە خەتەریا دروستەکە ئێمە بین دەوری وەری ئێسەکان یەکێک لە چینەکان چێ خوێنبەر و خوێنەرەکان بۆ زۆربەی حاڵەتیش ببوورەکە گاوڕێکە ڕووداوێک حادیسەیەک ڕوئە ئەڵێ نابێت دەستکاری هیچ لەو ئەندامانە بکەن کە لە ڕووداوەکەیە بوون چونکە ترسی شکانیان زۆر ئاسانترە بێت. طبعا خراپ هەڵگرتن و خراپ مامەڵکردن لەو کەیسەکانی لە کێشە مشکلە کاتی ڕووداوەکانە ڕۆیە چکە بەپی ئەمریکەوەی کە ڕوودە دەکەوتووە لە ساڵ 57 کەیسەکان پێشەوەی بگەنە خەستەخانە ئەمرن عام لە ساڵ 57 کەیسەکان پێش ئەوەی کە بگەنە ناو نەخۆشخانە مردوون ئیتر ئایا حاڵەتەکەی وایە فریاگوزاری سەرەتایی بۆ نەکە بەرحاڵ ئێسکێک کە ئەشکێ تامان ئەوەی کە کراوەیە تۆ بێ پارچە گۆزێکت هەبێت تاوان ئەمە گرنگیمان باوتمان تکایە با کەلوپەلی فریاگوزاری سەرەتایی لە هەموو شوێنەکە بێ ناو سارەکە تا ناو دوکانەکە تا ناو ماڵەکە تا بۆنمە پاشتە گۆزێک خێتە سەر شوێنی برینارەکە کە خوێنی لێ دەبۆنمە اینجا جێگیریەکە جێگیرکردنەکەم بەسمان جیا ئەگە من شکایەکەم هەبێت لەم دوو ئەسکی ئێرەیە باشە من ئەبێ شکایە جێگیرکەم لە دەرەوە وەکو فریاگوزاری سەرەتایی من ناتوانم عملیات بکەم لە دەرەوە ناتوانم هەندێک شتێک لە دەرەوە بیکەم ڕەنگە ئەبێم شکایە جێگیرکەم جێگیرکردنەکە بە شێوەیەک بێ پارچە کارتۆنێکی بەم شوێ کە من دروستم کردو یان سپین خۆی لە خەستخانەکانە هەیە یا پاشە تەختەیەک چەند وەرەقەی بخەیە سەرێک چەند کارتۆن هەر شتێک بێ بە جۆرێک بێت جونگەی خواشکاویەکە و جونگەی سەرۆشکایەکە بگرێتەوە و فێرمانکردون کە باندەجە بێت لە هەموو شوێنەکە هەبێ بە باندە شوێنەکە پێچی بۆی کە ئەو شوێنە لەوەی کە ئەو شوێنی کە شکاوە لەوەی کە هەیە خراپتر نەبێ بۆنە اینجا ئێستا مەسەلەی ئەو شوێنانی کە کوێ خەتەرە بشکێ بۆنە داعاشکان بە خۆی بپی جۆرەکانی کە پۆلێنەکەی جۆری زۆرە هەمانە شکاوی شۆ لە جێشووە و خەتەرە بەڕاستی بەڵام شکاوی منتیقی بڕبڕی پشت واشکان لە منتیقی ملابەتدیە بێ زۆر گرنگی پێبینەوە لە کاتی حادیسەکانە تکامان وایە منتیقی ملهێڵی سوور بێت نەجوڵەنرێ بە ئارەزوو ئەبێ زۆر ینی خراپ لەگەڵ ملا مامەڵە نەکرێت چکە بەڕاستی بچووکترین کێشە لە فەقەرەکان کە پشکان بێ یان جوڵە بێ شتێک ڕەنگە کەسە پەلەکانی خۆی لە لەزە بۆیە چکامەوەی لە کاتی حادیسەکانە کەسێک ناو سیارەیەکە دەرئێنی کەسە گیری خوارە لە شوێنەکە هیچ زەمێکە بە ئارەزووی خۆ قاچەوە دەستی ئەجڵین ئەگە مەجبوری تکایە با منتیقی ملهێڵی سوور بێ و ئێمە ئامێرێکمان هەیە کە کۆلەری پێڵێن بە شێوەیەکە ئەمە کۆلەر نیە بەس بۆ نمونەکە و ئاماژەیەک خەیکەی تەمەلی کەسەکە و بۆی دائەنی بۆی کە کەمترین جوڵە بکە ڕەنگە جوڵەی کەم هەر ببێ بەس ئەگە ببێ با کەمترین جوڵە بێت کاگاوڕێ لە کاتی شکانی ئێستا گەورەکاندا وەکو ڕان و بازوو ئەبێ فریاگوزاری سەرەتایی چییە و ئەبێت چی بۆ بکرێ و چۆن مامەڵی لەگەڵدا بکرێت تاوان پێش هەموو شتێ بەچی بزانین ئێستا شکاوە تاوان ئەگە کەسەکە ئاگەی لە خۆی بێ شوێنی بۆ ناجوڵێنرێ ئەو شوێنە گەرمدایە ئەو شوێنە ئازارێکی زۆری ئەبێت جوڵەی باش نابێت ڕەنگە لە شکایی قورسە لە خوار ئەو ناوچەوە ئەگەر خوێنبەر و خوێنەرەکانی گرتووە ڕەنگە هەست بە لێدانی دڵ نەکەی و باوترین نیشانە چییە دیفۆرمیتیە بە زمانە پزیشکەکەی کە لە کوردواری خۆمان ینی تێکچوونی شەوەی تەشریحیە ئەو ئێسکە تەشریحیان چۆنە لە ڕێڕەوی ئاسایی خۆی لای ئەمە نیشانەکانی شکانە وەکو پێم وتی پێش هەموو شتێک هەوە بە کەمترین جوڵە بێت کەسەکە هادی کە لە شوێنێکی سەلامەت دای بنێ جێگیرکردن لە دەرەوە بەس جێگیرکردن بە من ئەکرێت و باسمەکە ئەمە سپلینتی پێوتێ واتە جێگیرکەری پێوترێ تۆ بە من بە تەختەیەک بە کارتۆنێک من دروستکە تۆ بە تەختەیەک بە شتێکی ڕەف هەر نەبوو دەستەکە ببەستەرەوە بەخۆیەوە ئەم دەستەر بەستەرەوە بەخۆ دوو پەنجە شکاوە پەنجێکیان شکاوە ئەم دوو پەنجە ببەستە پێکەوە قاچێکە شکاوە هەردوو قاچەکە ببەستە پێکەوە ینی تۆ حەدلی کاتەکەی ئامێرانە چین کە ئەبێ هەبێت لە ماڵەوە وڵی تو جەوە لە دەشتێکای بۆنە ئەگەر لە ماڵی بۆ نەس کارتون هەر ئەبێ شتێکی ڕەخەرە بەزەکە تو لە دەشتە شتێکای دارێک بێت تەختەیەک بێت چەند وەرەقەیەک بێت لەسەر یەک کارتۆنێک بێ بگەڕ هەچۆن بەشم شتێک بدۆزیتەوە بۆی کەسەکە هادێکیتەوە کەسەکە ئەو شوێنە نەجوڵێ یا هەر نەبوو شتێک بم شێوازەکە ئەمە ئێستا دەنراوە بۆ منە ئەتوانین دەستی کەسەکەی پێڵ بواسی ئەگە ئەمە نەبوو کە ئاڕاستە خۆ دروستکەوە لەچکەکەی خۆت کراسەکەی خۆت قماشێک بێ هەر نەبوو ئەو شوێنە هەڵ بواسە اینجا بایەخشی تریش بڵێ مەسەلەی جەڕاحوشتی ئەم کوردوارەی خۆمان کە باسەکە بەڕاستی لە لێجێچوونە ئێمە دیسلۆکیشنمان هەیە کراکمان هەیە فراکچەرمان هەیە شکاییمان هەیە درزمان هەیە لە جێچوونمان هەیە لە جێچوون ئەکرێ کەسێکی شارەزا و بە ئەزمون و پسپۆڕی خۆی بێ بجوڵێنەوە بهێنێتە شوێنی خۆی ئەوی بەستایلی خۆی بەڵام بەڕاستیکی جەڕاح زانی چی فێر بووە بەس ئەوە فێر بووە درز بێ شکاوی بێ لە جێچوون بێ ئەو هەر ڕای ئەکێشێت ئێکاکە شکاوی نابێ ڕابکێشرێت
چەندەها شکاویمان بناسرێنەوە ئەم سێ جۆرن درزە شکاوی چییە لە جێچوون چیە لە جێچوون زیاتر لە جومگەیەکە ڕوای جومگەکە لە شوێنی ئاسایی خۆی هەستی پێ ئەکرێ بەڵە شتەکە ئانی جومگەکە لە شوێنی خۆی لایداوە بەڵام ئێسەکە دیارە تۆ لە بینی ئێسێک بۆ ئێسێکی تر لێرا شکان ڕوایە بۆم نە دەزی تێبێ کەسەکە نیتوانای بیجوڵە نێشەوەی تەشریحی تێک چوو بوو لار بوو ئێسەکە بۆ ئازارێکی زۆری هەبوو هەمومان خەستخانە و تەواوی هەیە و ئەشتانە هەیە جەڕاحەکانیش بۆ لە جێچوون هێلکە بەکارێنن و هەروەها بۆ دەرز و شکاوی گەج بەکارێنن ئەوانی کێشە مشکلی ئێمە ئەوەی لە نمونەمان بینیوە کە چارەسەریان تەمە ئەزانم هەیە لە کێشە مشکلەمە لە خەستخانەوە کێت بەتانەکەیەک هێلکەوەیە زۆر بەجددی هەر بۆنەوە کوژێ ڕاستی زۆر بێتان ڕاستی من چیت پێڵم ئەڵم لە جێچوونە ئەکرێت کەسێکی شارەزا لە جێچون بێنە شوێنی خۆی بەس شکای تو بۆچی گەشتەیەگری بۆ منە باشە شکای بۆچی گەشتەیەگری شکایی بۆیە گەشتەیەگری بۆی کە ئەم شوێنە جێگیر بێ و ئەم دوو ئێسکە لە حێم ببنەوە پێکەوە معقولەتی تێنە تۆپی شکاوی ڕابکێش یاخە بۆیە ئەوە هەڵاو سێوشینە بێتەوە و گری ئەەکە نازانام ئێسکەی شوێنی خۆی ناگێتەوە کەواتە شکاوی چی شکاوی ئەبێت چی بێ ئەبێ لە حیم بکرێتەوە کاگاڕێ کاتی بەرنامەکەمان تەنها یەک خولک وەکڵێ لە بەردەستمان ئاماوە ڕۆژانم زۆر جار منداڵ تووشی شکان یان بەونە ئەوە دەبێت پیرمان هەیە گەنجمان هەیە کەوتنە خوارەوەی تەنێکە یا پیاکێشانە یا فشارێکی زۆرێکێت سەر دایک و باوک پێویستە چ ڕێنماییە یان ڕێنماییەکانێ بێ و ئەو فریاگوزارە کامێک کە پێویستە بیکەن هەمیشە وتمانە وەستەکە هادیکەرۆمش لە ژێنە پێندی بە ئەمبڵانسەوە بکە ئەگەر شوێنێک گەزانی شکاوە جێگیری کە بووی کە ناو سیارەکە کە ئەڕوات بۆ منە نەجوڵێ ئەوانە باسی مناڵە کرد ئەگە مناڵە خۆشی هەڵی مێوەی لێکە و ئەو هانە کەس مناڵ ئەدوێن دۆشتان ئەوەی کێک لە کێشە و مشکلەکانی هێدنجری لە مناڵە واتە بەرکەوتنی سەر ئەو هەڵدان و پێکێشانێت تکایە ئەو خۆشەویستی نیە بەڕاستی بۆ مناڵ لە بیاگامان لەوە بێ و ئەوە جێگی کرد بار هەبێت بە هەشتێک بێت توانی خۆ دروستی گوتم دروستم کردووە زۆر سپاس بە ڕێز هاوڕێ ساڵە یاری دەدەری پزیشک کەفتان لەگەڵمانی ببوورە بۆی کەمی کات نەمانتوانین زیاتر لە گەشتە گەشت بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامیان بۆشمان بە کۆتا گەیشتا سبێنێ پێتان شادەبینەوە بەخوای گەورە و باڵا دەستانە سپێرین خواتانە خواتان